بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست وەکو ڕێکخراوی خاڵ زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لە دانیشتنێکی پڕ لە معریفە و زانین بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبین. ئەمڕۆ لەگەڵ جەنابی دکتۆر عیفان کە بە ناوی ئێوەی شەو بە خێراتنێکی گەرمیەکەم دەمانەوێت باز لە پەیوەندی نێوان زمان و بیرکردنەوە بکەین. بیرکردنەوە چ ڕۆڵێکی هەیە لە گەشەدان و بەرفراوانکردن و ئاڕاستەکردنی زمانە و زمانی هەر نەتەوەیە بەبێ بیرکردنەوە ئایا ئیمکانی مانەوە و بەردەوامی و گەشەکردنی هەیە یان نە. بۆی ئەمە بابەتێکی زۆر گرنگە بە تایبەت لە ئێستایا کە من ئەوەندەی ئاگادار بم هەموو خەممان یا هەموو بیرکردنەوە و سەرنجمان و هەموو مان و نەمانمان بەستۆتەوە بە زمانەوە. ینی ئەوە ئێمە وەکو جوگرافیا، وەکو کیانی سربەخۆ، وەکو ئابووری، وەکو ئارامی و شتێک تقریبان ئێمە نیمانە، بەڵام ئەوەندەی ئاگادارم تاکە بژاردەیەکە هەمان بێ یامان بێتەوە لە لای ئێمە وەکو کورد مەسەلەی زمانە. بۆیە ئێستا پێکەوە دەچینە لای بەڕێز دکتۆر عیفان بۆ قسەکردن لەسەر بابەتەکە و پاشتریش گوێ لە سەرنج و قسەی هەریەک لە ئێوەی عزیز و خۆشەویستیش وەرەگرین بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە. دکتۆریان زۆر بەخێر بێ و فەرموو. ئەو لایەک بەخێر بێن. من چاوەڕێی ئەم دانیشتن دەبووم تەوان وامزانیە و کاتێک کە باسان کرد ئەو برادەرانێک کە خەریکی هەڵەچنی ئەوان لەسەر هەندێک مۆزوعی ئیملا و ئەوانە قسە دەکەین. بەس هەستەکەم ئێستا وەکو بڵێی خۆت حازر کردوێ بۆ شتێک بەس لە ناو مەجلیسێکی ترای هەڵ دەدەم نیشەر بابەتەکە بە پێوەی کە ئێستا لێرە هەین، ینی هەندێک بابەتی گرنگ بۆ ڕوژێنم بۆی گفتوگۆی لەسەر بکەین. تەبەن زمان بە نسبەتی کوردەوە لەوانەیە هیچ ملەتێک نەبێت کە بەقەدەر کورد ینی زمان بۆ ئەو گرنگ بێت وەکو نەتەوە. ئەمەش سەبەبێکی زۆر گرنگی هەیە. مۆزوعکار زمان نییە، مۆزوعەکە پەیوەندی کوردە لەگەڵ کولتورە و پەیوەندی کورد لەگەڵ کولتورە وای لێک کردووە کە ئەم چارەنووسەی هەبێت کە ئێستا هەیەی. ینی پەیوەندی کورد لەگەڵ کولتورە پەیوەندی کورد لەگەڵ ناسیۆنالیزم و دەوڵەتی مۆدێرنە دیاری دەکا و ناسیۆنالیزم یا دەوڵەتی مۆدێرن داوا دەکا کە ینی ئەو گروپانەی لە چوارچێوەی سیاسی دەوڵەتێکان ئەوەی کە سەردەستە ناسیۆنالیزمی سەردەست داوای دەستبەرداربوونی کلتوری لەوانی تر دەکات و لە زمنیانە ئەوەی کە زۆر پێی لەسەردا دەگیرە زمانە. هەر ئەوەشە بۆ نمونە تۆ دەبینی لە فەڕەنسا فلیمەنکیەکان هەن بەڵام لەژێر جۆرێک لە جەبری ئەو جەبران کە زمانەکەیان نابێت لە حدودێکە تێپەڕێ لە بەکاری هەنان، یا لە بەریتانیا ینی بۆ نمونە وێڵزیەکان هەر لە چلەکانە ینی بڵتەنات قەدەغەکردنێک چۆن لە تورکیا قەدەغە بوو ئەم قەدەغەکردنە هەبوو. ینی مشکلەکەی ئێمە لەویانەیە کە تورکیا قەدەغەی کرد و زمانی کوردی لە باکوور بەکاربێت. مشکلەکە ئەوەیە سیستەمی دەوڵەت نەتەوە ئەوە دەخوازی و هەست دەکەم ئەو ئیشکالەی لە ناو سیستەمی دەوڵەت نەتەوەی ئەوەیە لە ئەساسەوە ینی ئەوروپیەکان و ئەم بیرکردنەوە مۆدێرنە لە نێوان مۆراڵ و کولتورە جیاوازی نەکرد. ینی مۆراڵ لای ئەو هەمان هەر کولتورە. لێرەوەیە کە تۆ ناسیۆنالیزم دەخوێنیتەوە باسی چون یەککردنی کولتوری دەکات. لە کاتێکدا ئەگەر چون یەککردنی مۆراڵی بواە هیچ کێشەیەک لە ئارانە بۆ ئەو کاتە کورد تووشی ئەم کێشەیە نەدا، چونکە لە مۆراڵە ئێمە بەڕاستی مۆراڵ شتێکە و کولتور شتێکی ترە. مۆراڵی مۆدێرن بۆ نمونە ئێستا فەڕەنسیەک و سویدیەک و ئەڵمانێک یەک مۆراڵیان هەیە، چوزانم عەرەبێک و فارسێک و تورکێک لە ڕووی مۆراڵەوە هەمان مۆراڵیان هەیە. ئەم مۆراڵە هەرسوکەوتی ئێمە لەگەڵ یەکا دیاری دەکات، عیلاقەی بە کولتورەوە نییە. ینی عیلاقەی بۆ نمونە بە هونەرەکەمانەوە نییە، عیلاقەی بە زمانەکەمانەوە نییە. دەکرێت من مۆراڵێکی ئەوروپیم بێ بەس بە زمانێکی کوردی من هەرسوکەوتێکی زمانی بکەم بە پێ و مۆراڵە و ئەم مۆراڵ عیبارەتە لە خوڕەوشتی ڕۆژانە کە ئێمە دەخاتە ناو پەیوەندیەکی سەلامەتەوە لەگەڵ یەکترا.
ئەم مۆراڵە گرنگ نییە ینی مۆراڵەکە وەکو یاسا وایە چۆن یاساکان ینی لە شوێنێک یاسادا دەندێ بۆ ئەوەی کە بۆ پاراستنی مافی هاوڵاتیان ئەم یاسایە دەکرێت بە هەر زمانێک قسە بکە ینی کێشەکە لە زمانەکانیە و دەکرێت بۆ نمونە کوردێک لە مناڵیەوە لە کەنەدا لەدایک بوو یا لە هەر وڵاتێکی تری ئەوروپی لە ڕێگەی پەروەردەوە ئەو مۆراڵی ئەوەی وەرگرتووە بۆ زمانە کوردیەکەشی باشە ئەمەی کە دێتەوە ئێرە بۆ نمونە لەگەڵ مناڵەکانی ئێرە یا لەگەڵ ئەو کەسانی ئێرە دەکەوێت هەڵس و کەوت کێشەی مۆراڵی لە بینی ئەم دوانە دروست دەبێت بەس کێشەی زمانی نییە دەکرێت ئەم گەنجایە ئەم مرد منداڵە یا هەر شتێک لەوانە حەزیشی لە گۆرانی کوردی بێ هوەری کوردی بێ هەموو ئەم شتانە ینی دەکرێت لەو مەجالەشا کار بکە بەڵام مۆراڵەکەی کێشەی هەیە لەگەڵ مۆراڵی ئەو مۆراڵی لێرە هەیە ینی ئەمە ڕوبەڕووی کێشەیەکی مۆراڵی دەبینەوە لەبەرەوە مۆراڵ کولەن ڕەبتی نییە بە کولتورەوە بەڵام سەردەمی مۆدێرن فێڵێکی لە کولتور کرد لە ڕاستیە مۆراڵی بە کولتور پێناسە کرد ینی هەردووکیان دەکرێت هەمان پێناسیان هەیە ئەسە گێلنەر بۆ نمونە لە کتێبەکەیە باز لە چون یەکردنی کولتوری دەکات ئەگەر باسی لە چون یەکردنی مۆراڵی بکردایەتر مشکلەی زمان نەدەبوو زمان دەخرایە دەرەوەی چون یەکردنەکە بەس کە چون یەکردنەکە کولتوری بوو ئەو کاتە زمانیش دەگرێتەوە ینی کولتور سەرکوت دەکرێت چونکە دەبێت کولتورێکی سەردەست دەبێت هەمومانە و کولتورەمانە بێت و من پێم وایە دەوڵەتی مۆدێرن یا دەوڵەت نەتەوە کێشەکانی چارەسەر ناکرێ نەگەل لێرە لەوێش ئەگەر بێت و جارێکی تر پێناسەی مۆراڵ و کولتور نەکرێتەوە و بۆ نمونە چون یەکردنی زمانی لە ناو دەوڵەت نەتەوە کە دەبێت زمانێک ینی هەموو ئەوەی کە لە سنووری ئەو هینایە جوگرافیا سیاسیایە دەبێت بەو زمانە قسە بکە ئەمە لە ڕاستیە دەکەوێتە ناو کولتورەوە دەکەوێتە ناو چون یەککردنی کولتوریەوە نەک زمانی کە چون یەککردنی کولتوری هەبوو ئەو کاتە تۆ ینی بۆ نمونە زۆرێک لەو گۆرانیانەی کە تورکەکان بە گۆرانی تورکی دادەنێن گۆرانی کوردیە و بەڵام لە ڕێگەی زمانەکەەوە کراون بەهی تورک ئەلێرەوە کولتوری ئەوانی تر کولتورە سەردەستەکە دێت کولتوری ئەوانی تر بە شێوەیەک لە شێوەکان تەملیک دەکات دەکاتەی خۆی ینی وەکو ئەوانی تر بێ کولتور بن ینی ئاوای لێ دێ لە کاتێکا چوونەکردنەکە ئەگەر مۆراڵی بێ کێشێک لە هەرانی ئەلێرەوە ئێمە کێشەمان بۆ دروست دەبێ ینی لەو تەنەزولکردنە لە کولتور ینی ئەگەر من بە جۆرێکی تر بیرکەمەوە بڵێم لەوانەیە حساسترین نەتەوە لە دوای دروستبوونی ئەم سیستەمی دەوڵەت نەتەوەیە کە حساسیەتی هەبێ بەرامبەر بە کولتورەکەی کە کولتورەکەی لێ بسێنرێتەوە کوردە ینی کورد وەکو وا بێت هەستێکی تری جیاواز لەوانی تری هەبێت لەبەرەوە من پێم وایە کورد لە سنووری هەر دەوڵەت نەتەوەیەک وایە با دموکراسی بێ با هەرچی بێت هەمان کێشەی بۆ دروست دەبوو چونکە لە ئەساسەوە چون یەککردنی کولتوری قبول ناکات نەک لەگەڵ ئەوانی ترا لەگەڵ خۆش یا چون یەکردنی کولتوری قبول ناکات کە چون یەکردنی کولتوری قبول نەکرد بە معنایەکی تر لە لای کورد بەبێ ئەوەی هەست بکە ینی کولتور هەستێکی پیرۆزی پێدەدا ینی کولتور پیرۆزە لای کورد پیرۆزێکی ئاینینە ینی پیرۆزێکی ئێستاتیکی پیرۆزێکی شعوری ینی شعور و شعوری بەرامبەر بە کولتور شعورێکی زۆر زۆر تایبەت و ئەوەش وای کردووە کولتوری کوردی کولتورێکی تەواو دەوڵەمەند بێت ینی بەردەوام لە بەرەمێنان نابێت بەردەوام ینی وەکو بڵێ فەزایەکی ئازادی کولتوری لە ناو کووردا هەیە بۆ ئەو بەرەمێنانە بۆچی چونکە کولتورە ئیتنیەکان کولتور هی ئیتنیە هی نەتەوە نیە لە ڕاستیە ینی کاتێکە کولتوری ئیتنیەک بەرز دەکرێتەوە بە ناوی کولتوری نەتەوە لە ڕاستیە ئەو کولتوری نەتەوە نیە نەتەوە کولتوری نییە ئیتنیەکانیەوە ئیتنیانەی کە پێکەوە کۆ دەبنەوە لە ئاستێکی باڵاتر لە ئاستی کولتورە یەک دەگرن ئەوانە پێیان دەوتێنێتەوە ینی نەتەوە پەیوەندی بە گیانبینیەوە ئەگەر بە وەکو زمان قسە بکەین پێویست پەیوەندی بە چون یەکی مەدلولاتەوە هەیە ینی ئاماژە پێدراوەکانەوە هەیە کە پەیوەندی بەمەوە هەبوو ئەو کاتە ئەوەی کە هەیە جارێ فۆرمی نییە ینی بۆ نمونە وێناکردنی من
بۆ درەختێک بۆ شاخێک بۆ ئازادی وێناکردنم بۆ ئەوەی کە من کەوتومەتە ناو دەوڵەتێکی مۆدێرنەوە وەکو گروپێکی ئیتنی بینینم بۆ ئەو دەسەڵاتە کە دەیوێت چی بکە لەگەڵ منە ئەمانە لە ناو کووردا مشتەرەکن یەکن ینی لە ناو کورد لە ناو گیان بینایەکە بەس ئەمەی کە ئاوایە ئەم فکرانە لێرەوە دێنە ناو فۆرمی جیاوازەوە بۆ نمونە زازاکیەکە کاتێک کە بەرام لە ناو دەوڵەتی مۆدێرنا خۆی دەبینێتەوە لەگەڵ کرمانجەکە کە هەردووکیان دوو ئێتنی کوردین هەردووکیان یەک گەڵوێستیان دەبێت لە بەرامبەر ئەو دەسەڵاتەی کە دەوڵەت نەتەوە دووسی دەکات ینی چی ینی چوونیەکردنی کورد کولتوری قبول ناکەن لە کاتێکە زازاکیەکان ئەوانە بۆ کولتورەکەی خۆیان جەنگ دەکەن کە ئەم کولتورە کولتورێکی کوردیە کرمانجەکانیش بۆ کولتورە ئیتنیەکەی خۆیان بەرگری دەکەن کە کولتورێکی ترە ئەم دوو کولتورە جیاوازن بەڵام چی وا دەکا کە ئەم دوانەی یەک بن ئەمە تەمان پرسیارە سەختەکەیە کە ئێمە هەرگیز لە ڕێگەی ناسیۆنالیزمەوە ئێمە ناتوانین بگەینە ئەوەی کە منێک کە خەڵکی ئەو شاخانەی هەورامانم لەگەڵ زازاکیێک کە لەو پەڕی دنیاە من لەوانەیە ینی بە ڕێکەوت تووشی کەسانێک بوو بم کە زازاکی بن چی وا دەکا یەک بین و دەوڵەت نەتەوە دێ ئەم یەکبوونە دروست دەکا لە ڕێگەی یەک زمانی و یەک کولتوری و ئەوەی کە لە ڕێگەی پەروەردەوە دروستی دەکا ینی شتێکی سەلبیە دەیچێنێ لە ناو تاکەکانە دەڵێ ئەمە من تاکی نەتەوەیم دروست کرد ینی لە ناو دەوڵەتی مۆدێرنا ئەسڵەن نەتەوە بەل لەوەی دەوڵەتە بێ وجودی نیە نەتەوە دروست دەکرێت لە ڕێگەی دەوڵەتەوە ینی دەبێت دەوڵەت دەبێت جان نەتەوە جان ناسیۆنالیزم دێت نەتەوە دروست دەکا لەناو ئەمە بۆ ئەوەشی کە دووسی دەکات لە ڕاستیان نەتەوە نییە من ناوم ناوە ئیتنیەکی هەڵاوساو چونکە ئیتنیەک لە ئیتنیەکانی نەتەوەیەک دێت بەرز دەبێتەوە زمانەکەی خۆی کولتورەکەی خۆی فەرز دەکات لەسەر ئەوانی تر و لە ڕێگەی پەروەردەوە لە ناو ئەوانی ترا بە شکڵێکی سەلبی ینی ئەوەی کە تۆ دەیچێنی لە ناویا خۆی لە ناویان نییە تۆ ئەم شتە لە ناو ئەوە دادەنی لە کاتێکە ئەوەی کە لە ناو ئەوایە شتێکی ترە تۆ بەدانانی ئەمە ئەوی تر دەبێ نەفیکەیتەوە ینی ئەم بیرکردنەوەیە ینی لە ناو کووردا بەسەلیقە نەک بە هوشیاری بەو مەشاعرەی کە هەیەی بەو هەڵوێستەی بەرامبەر کولتور هەیەی بەو پەیوەندی لەگەڵ کولتورا هەیەی ڕەدی کردوێتەوە کە ڕەدی کردوێتەوە بووەتە گەورەترین بەرگریکاری کولتوری لە ناو دنیای مۆدێرنا و ئەلێرەوە ئێمە ئەو کاتە دەزانین پەیوەندی کورد لەگەڵ زمانە لەکوێیە پەیوەندی کورد لەگەڵ زمانە پەیوەندیەک نییە کە ناسیۆنالیزم ڕێکی دەخا وە کورد نەتەوەیەک نییە کە دروست بکرێ کورد خۆی نادا بەدەستەوە بۆ دروستکردنەکە بۆچی چونکە ڕێگە بەوە نادا کە کولتورێک لە کولتورەکانی ئیتنیەکانی خۆی زاڵ بێ بەسەر ئەوانی ترە و ئەمە قبول نییە لە ناو کووردا بەچی قبول نییە بە هەستە ینی شتێکە نییە تا ئێستا وەکو بڵێ ئێمە لە ناومانان سیستەمێک کار دەکا وارس و کەوتەکانمان بەرامبەر دنیا بەرامبەر شتەکان موقفەکانمان دیاری دەکا شۆڕشەکانمان پێ دەکا جەنگەکانمان پێ دەکا بەڵام وشیار نین پێی ئەوەی کە لە ناومانایە ئاوا ئیش دەکا چییە و ئەمە هەڕەمەکی نییە ئەوە فعلەن نظامێکە سیستەمێکە لە ناو کووردا کاری خۆی دەکا و وا دەکا کە کورد لەم ساڵا بۆ نمونە ئاوا هەرس و کەوت بکە لەگەڵ دنیا و ببێتە ئەوەی کە خۆی نەدا بەدەستەوە بۆ دەوڵەت نەتەوە ینی کە خۆشی ینی کێشەکە ئەوەیە ئێمە کە دەوڵەتمان نییە لەلایەکەوە کێشەکە خۆمانی یعنی لەلایەکەوە کێشەکەش لە سیستەمایە و ئێمە ڕازی نابین بەوەی کە کولتور کە ئیتنیەکانە وێن بکرێت ینی لایەن دەوڵەتەوە نەفی بکرێتەوە نەک لەوێەوە کە ئێمە سەردەست نین ئەگەر ینی ئێمە سەردەستیش بین ناتوانین سەردەستێکی کولتوری بین ینی بۆ نمونە دەوڵەتی تورکیا لە جاکی تورکیا کوردیا وایە کوردیا تورک چەرکەز عەرەب ئەمانە هەر یەکە سیستەمی پەروەردەی خۆی دەبوو ینی بۆ کورد ئەمە کێشە نەدەبوو ینی ئەو کاتە کورد دەبوایە ئەو یەکبوونە لە ناو مۆراڵا دروستکە و مۆراڵیش لە ڕاستیا شتێکی تا حدێکی زۆر بێلایەنە ینی وەکو وایە قانونەکەمان یەک بێ قانونی فلانە شار لەگەڵ فلانە شارا و قانونانەی کە ڕەبتی بە
ژیانی مەدەنی ئینسانەوەی کۆمەلگا مەدەنیەکە دێت بێت و ئەو کاتە کێشەکە بەو شکڵە حەل دەکرا. لەبەرەوە من لێرەوە دەچمە ناو ینی گرنگترین پێکاتەی کولتوری کە زمانە و زمان بۆچی ئێمە جەنگێکی زۆرمان لەم 100 ساڵا لەسەر زمان کردووە. بۆچی زمان ینی ئەم هەموو جەنگە بۆچی لەسەر زمان لە کاتێکا دنیا داوامان لێ دەکا ئێمە ستانداردێکی کوردیمان هەبێت تا پێمان بە زمانەکەمان بڵێن هەیە، چونکە زمانێک ستاندارد نەبێ، زمانێک ینی چون یەککردنی پێ نەکرابێت، چون یەککردنی زمانی لە ناو دنیا بە زمان نازانێت. ئێمە زمانی ستاندارد وا دەزانین بۆ ئەوەیە کە زمانێکی سەرتاسەری بێ هەمومان لە یەکتر بەو زمانە مامەڵە لەگەڵ یەک بکەین و من و زازاکێک یا من و کرمانجێک لە یەکتر تێبگەین. بەس مەوزوعی زمان ئەمە نیە، زمان سیاسی کراوەتەوە وەک کێشەی زمان دەسەڵات خراوەتە پاڵی. هیچ زمانێکی ستاندارد نییە بە جەیشێکەوە نەبێت. ینی زمانی ستاندارد جەیشێکی پێویستە، سوپایەکی پێویستە لە پشتیەوە بێ بۆ ئەوەی بیسە پێنێن بەسەر ئەوانەی کە نایان نەوێ ئەو زمانە وەرگن. لەبەرەوە ستاندارد ئێمە وابزانین لەناو کۆمەلگای مەدەنیا دروست دەبێ، کۆمەڵی خەڵک ڕێک دەکەون، ئەمە نییە لە ڕاستیە. زمان دەسەڵاتە لە ناو دەوڵەتی مۆدێرنا ئەسڵەن زمان دەبێتە مقەدەساتی دەوڵەت. یان ئێستا تورکیا لە ناو تورکیا مقەدەسە و لە ختابەکانی تۆ بۆ نمونە ختابەکەی ئۆردوگان زۆر بە ئاشکرا ئەم تەقدیسە دەبینی کە ینی بۆ زمانی تورکی هەیە. بەڵام ئەم مقەدەسێکی مۆدێرنە لە ڕێگەی هێزەوە ئەم تەقدیسکردنای جێبەجێ دەکرێت. ینی بەڵام لای کورد ئەمە ینی بەو معنایە کە زمانێک مقەدەسکەی نەک هەموو زمانەکان مقەدەسن، هەمویان پیرۆزن، زمانێک مقەدەسکەی ئەوانی تر بکەی بەشتی عادی. ئێستا ئەوەی مقەدەسە لە ناو دەوڵەت نەتەوە زمانە، بەڵام کام زمان؟ ئەو زمانە کە داگیر دەکات، ئەو زمانەی کە زمانی ستاندارد، ئەوەی کە ئێمە هەوڵ دەدەین دروستی کەین و هەست دەکەین مشکلەکەمانەوەی زمانی ستانداردمان نییە بۆیە دەوڵەتمان نییە. ئەسڵەن تۆ دەبێت دەوڵەت هەبێت، ناسیۆنالیزم هەبێت، بێت یەکێک لەو زمانانە وەرگێ و بیسەپێنێ بەسەر ئەوانی ترا تاوەکو فعلەن ئەم زمانە وەک زمانێک وجودی هەبێ و دانی پیا بندێ لە ناو دنیا وەکو زمانێکی ڕسمی. بەبێ ئەمە ممکنە. ئەی کورد بۆ نمونە دەوڵەت چوارچێوە سیاسیەکەشی هەیە، ئەوەی کە گەلنە ناوی دەنێ یەکەی سیاسی کە عیبارەتە لە جوگرافیایەکی سیاسی کە سەروەری خۆی هەیە. باشە ئەی چۆن ئەمە حەلکەین؟ ئێمە حەل نابێت، ینی کێشەکە حەل نابێت. بۆچی؟ چونکە لە ناو کورد خۆیان ڕێگە نادرێت بەوەی بۆ نمونە کرمانجیەکە ببرێتە سەرەوە و جەیشێکی بۆ دروست بکرێەوە بسەپێنرێ. و ئەم حاوەلەیە کرا لە 2007 بوو وابزانم ئەوەی کە ئیمزاکان کۆکرانەوە و فعلەن دەسەڵاتی کوردیش لەگەڵ ئەم مۆزوعە بوو، بەڵام کارەکە سەری نەگرت، نا لەگەڵیا بوو. من ئاگادارم، چونکە ئاگاداری ئەو مناقەشانەم کە دەکرا دام و دەستگا حکومیەکانێنی دەکرد تا دواتر تەنانەت ینی وەکو بڵێ لەگەڵی بوو، هەردوو لا لەگەڵی بوو، هەردوو لا لەگەڵ من ئەوەندەی ئاگادارم چونکە دوایی باسی دەکەین لە ناو ئینە بڵێن من لە ناو زانکۆ بووم و کاتە لە ناو فەزا ئەکادیمیە بووم و ئەکادیمیەکانی سلێمانی و هەولێریش هەمووی کۆک بوون لەسەر ئەوە و شەرعەتیشان لە دەسەڵاتەوە وەردەگرت و ئەو شەرعەتێک کە وەریان گرت بوو ئەوە بوو کە کاتی خۆی مەلا مستەفای بەرزانی ئەوەیان کردووە کە سۆرانیەکە دەبێت ببێ بەستاندەر، ینی پاڵپشتی ئەمەی کردووە کە پاڵپشتی ئەوەی کردووە فعلەن دەسەڵات لەگەڵیا بوو. مشکلەکە لەویانە بوو کە دەسەڵات لەگەڵیان، مشکلەکە ئەوە بوو خەڵکی دهۆک بۆی ئەو زەختەی کە کرایە سەریان بۆ زمانەکە. من ئەو کاتە دوای دکتۆراکەم هەر لەناو ئەو کێشا بووم، نیشم لەسەرەوە دەکرد، ئاگاداری مناقەشەکان نەبووم، بەس ئاگادار بوون لە ناو زانکۆ کە چی دەکرێت.
تەنانەت من لە دکتۆراکەم قوربانی ئەو بۆچوونە بوو کە هەیە ینی بوو بە قوربانی چونکە ئەوان وا بیریان دەکردەوە منیش دەموت ئەمە بە پێی مێژووی زمانی کوردی و بە پێی ئەوەی کە هەیە ینی ئیمکانی نییە ئەمە وەکو شتێکی قەدەغەکراو تەنانەت من خۆ ئەکادیمیەکان ئەوە نەبوو کە ئەمانە وەکو بڵێ تەنانەت یەکێک لەو دکتۆرانە وتی ئێمە دوای مانگێکی ترە شتە یەکلا دەکەینەوە و ئەوەنە سقەیان بەوە هەبوو بۆچی چونکە 10 سەڵات لەگەڵیان نابوو لە ڕاستیان و هەر خیتابەکانی ئەو کاتە هەر دیار بوو کە 10 سەڵات لەگەڵیانەیە پشتگیری دەکردن بەڵام مشکلەکە ئەو بوو خەڵکی بادینان قبوڵی ئەمەی نەکرد تەنانەت خەریک بوو ینی جەنگەکە لە جەنگێکی زمانیەوە بگۆڕێ بۆ جەنگی گەرم ینی جەنگی چەک و من دوای مناقەشەی دکتۆراکە 2010 یەکێتی نووسەرانی دۆگ پێنی کردم وەکو بڵێ داوای کرد کە سیمینارێکیان بۆ بکەم چونکە وایان تەسەوەر دەکرد من وەکو بڵێ پشتگیری شتێک دەکەم کە ئایان جوستانداردی بۆ نمونە یا شتێکی لەو بابەتە بەس من کە ڕۆشتم لە ڕاستیا باسیەوەم کرد کە کێشەکە لە ئەسڵا لەگەڵ ستانداردایە وەوە لە دواتر دوای این کۆنفرانس لە ئامەد گیراوە بزانام 2013 بوو و من داوەت کرام بۆ کۆنفرانسە لەوێ ڕێیەکان دیار بوون ڕێی ڕۆژهەڵاتیەکان دیار بوون ئەمیری حەسەن پور و شێخ الئیسلامی و ئەوانە هەمووی ئەوان پیان وا بوو جووت ستاندارد ئەوانەی باکوور پیان وا بوو تا یانی ستانداردی ئیملا ستاندارد بێت ئەمانەی ئێرە پیان وا بوو یەکێک لە دیاوەی کە ناونە دیالێکت کە دیالێکت نییە و ئەمە بکرێتە ستاندارد ئەمە کێشەکە لە ناوەوە هەبوو کێشەکە من ئەس دەکەم کێشەیەکە لە ناو خەڵکە نەک لە ناو دەسەڵاتە لەبەرەوە من کە چوون بۆ دۆک باسی ئەوەیان کرد کە ینی چۆن کێشەکە هاتووەتە ناو خەڵکەوە و خەریکە تەنانەت چونکە ئێهانە بە کرمانجەکە کرابوو ینی یەکێک لە ئەندام پەرلەمانەکان سوێندی بە بادێنی خواردبوو یەکێک لە پەرلەمانە کارە سوۆرانیەکان پێی وتبوو تۆ ئەو سوێنەت قبول نییە بە بادێنی سوێندەکە دەخۆیت وەشتەکە ینی هەر لێرەش نەبوو لە باکووریش لە بینی زازاکیەکان و کرمانجەکان زەختێکی زۆریان خستە سەر زازاکیەکان ئەو بوو زازاکیەکان وتیان ئێمە هەر کورد نین ینی نەک لێەوە کە دەست بەرداری کوردبوون بوون ئەگەر کوردبوون ئەمە بێت تۆ خۆت لەسەر من بسەپێنی من کورد نیم ئەگەر کوردبوون تۆ بیت ینی من ببم بە کورد بۆەوەی کورد ببم بە تۆ ئەوە من کورد نیم بۆچی چونکە فعلەن کوردبوونەوە دەخوازێ زازاکیەکە زازاکی بێ نەبێت بە کرمانجی و کوردبوونەوە دەخوازێت کە هەیە لە واقعی ئێمە لە ناو ژیانی ئێمە و من ئەمەی کە بیری لێ دەکەمەوە لە ڕاستیان لە ناو مێژووی کورتخۆیە لە ناو ژیانی ئەو مێژوەی کە تێدەپەڕێت و ئەم شتانە ئاوا ڕنگ دەکات لەوێەوە ئەمە ئستێتاج کردووە ینی لە گیرفانی خۆمەوە نەمێناوە لەبەرەوە وەساقیشم کردوتەوە کە ئەمە لە مەجالە جیاجیاکانان نظامێکگەیە ئیش دەکاوە ئەم سیستەمە ڕەنگی کارکردنەکەی لە ناو زۆر لە بوارەکانە هەیە لە ناو سیاسەتایە لە ناو مێژوایە لە ناو فەلسەفایە لە ناو تەسەوفایە ئەمانە لە ناو هەموو مەجالەکانە ئیش دەکات لەبەرەوە وەکو بڵێ ئەوەی بەرگری دەکا و ئەوەی نایەڵێ ئەم شتە سەر بگرێ ئەو نظامەیە کە لە ناو کووردا هەیە و ئەو نظامە نەفی ناکرێتەوە بم یاری یاکە دەکرێت لەبەرەوە من ستاندارد دەست ناکەم کێشەکە لە دەسەڵات هەیە وە کێشەکە لەوانەیە کە سوپاکەی لەگەڵانە کێشەکە لەوایە ئەم سوپایەشی لەگەڵا بێ ینی ئیتنیەک لە ئیتنیەکان جەنگی خۆی دەکات دەبێتە خولە پیزە لەو دەسەڵاتە ینی ئەوە شتێکە کە بەرگری لە زمانەکەی دەکات ئەو هەر یەکە بەرگری لە زمانی ئیتنیەکەی خۆی کردووە لە بەرامبەر ئەوانی ترا ینی لەبەرەوە هەست دەکەی ئەمە بەرگریکردن کە ئێمە دەڵێن زمانی کوردی لە ڕاستیان نییە وەک زمانی کوردی زمانی ینی زمانی ئیتنیەکان هەیە سۆرانی هەیە کرمانجی هەیە ئەمانە هەیە زمانی کوردی کامەیانە هەموو یان و هیچیشان نییە ینی ئێمە بە ناوی بۆ نمونە زازاکێک بە ناوی زمانی کوردیەوە چونکە نەکەی خۆی بە کوردی دەزانێ جەنگی زازاکیەکە دەکا ینی جەنگی ئینەکەی خۆی دەکا زمانەکەی خۆی دەکا و هەر کام لەوانە جەنگی زمانەکەی خۆی دەکا بە ناوی چیەوە بە ناوی ئەوە کە ئەم زمانە کوردیە بەس کوردیەتی زمانەکە لەکوایە ئەمە گرنگە هەرچەند من مۆزوعەکە دەکەم لە ئەمدا لەسەر بیرکردنەوە ئەوانە بوو بەس وا هەست دەکەم
لەگەڵ ئێوە ئەم بابەتە زیاتر بەڵێ ئەلێرەوە ئێمە کوردیەتی بۆ نمونە سۆرانیەکە لە چیایە، کوردەتی کرمانجەکە لە چیایە، کوردەتی لۆڕیەکە لە چیایە، لە کوێوە ئەمانە دەتوانین پێیان بڵێن کوردین یا نەگەوە هوەرەکەت لە کوێوە ئێمە دەتوانین بڵین سیاچەمانە کوردیە حەیرانیش کوردیە لە کوێوە دەتوانین بڵین ئەمانە کوردین کوردیەتی ئەمانە لە چیایە. لە ڕاستە وەکو وتم نەتەوە ئاستێکی باڵاترە لە ئیتنی و ئیتنی یەکبوونەکەی کولتوریە، یعنی هەر ئیتنیەک یەکەیەکی کولتوریە کە لە ناو خۆیان یەکەیەکی سربەخۆیە. بۆ نمونە دەڵێ هەورامی ئیتنیەکی سربەخۆیە کە هوەری خۆی هەیە، ینی وەکو بڵێ زمانی خۆی هەیە و ئەو شتانی کە ڕەبتە بە کولتورەوە تەنانە سیستەمی کۆمەڵایەتی خۆی هەیە، ینی سیستەمی کۆمەڵایەتی ئەوەی هەورامان لەگەڵەوەی شارە زوور کە لە پاڵایەتی تەواو جیاوازە و ئەم سیستەمێکی خێڵایەتی ئەوەی هەورامان خێڵ و بنەماڵە ئەوانێتیانە لە کاتێکی شاکە ئەمە ئاوانیە لەگەڵ یەکا دەیان کرێ و پێکەوەشن و تۆ هەز ناکەی ئەمانە دووشتی جیاوازن، بەس ئەمانە هەر یەکە لەو یەکانە لە ناو خۆیان وجودێکی سربەخۆی مۆنادەیی هەیەەوەی کە لایبنیس ناوی دەنێ مۆنادەیانی یەکەیەکی داخراو کە لە خۆیان گیانێکی سربەخۆیە باشە یەکەیەکی ئۆتۆنۆمە و کورد بوون ڕەبتی بەم یەکە ئۆتۆنۆمانەوە هەیە، ینی ئەگەر ئێمە کۆمەڵێ یەکەی ئۆتۆنۆمان نەبووایە کورد شتێک بە ناوی کوردەوە نەدەبوو و ئەوەی وا دەکا کە کورد هەبێت ئەم یەکە ئۆتۆنۆمانەیە و کورد بوون عیبارەتە لەو نظامەی پەیوەندی ئەم یەکە ئۆتۆنۆمانە ڕێک دەخا کە یەکەی کولتوریە، ینی کورد بوون ئێمە وا دەزانین ئێمە کورد بوون بەرینە ناو سۆرانیەکە با بڵێن سۆرانی زمانی کوردیە، ئێمە یەکسەر ئەو سیستەمە لە پەیوەندی نێوان ئیتنیەکانەوە دەگوازینەوە ناو یەک ئیتنی و لە ناو ئەم یەک ئیتنیا ئیژ ناکاوە ئەم سیستەمە پێویستی بەوەیە کە کۆمەڵێ یەکەی ئۆتۆنۆم هەبێت و ئەو یەکە ئۆتۆنۆمانە دەخاتە ناو جۆرێک لە پەیوەندیەوە و سیستەمی ڕێخستنی ئەم یەکە ئۆتۆنۆمانەیە و لەوێەوە من دەڵێم کورد بوون سیستەمە و بنەماکەی یەکبوونە لە ناو جیاوازیدا، بەڵام یەکبوونەکە دەکەوێتە کوێ؟ یەکبوونەکە دەکەوێتە ئەوە کە من کاتێک وەکو هەورامیەک بیر لە هەستم بۆ خۆشەویستی بوون و لە ناو خۆشەویستیەکەم باوا بڵێم ئەو حاڵەتانەی کە لەبارەی ئەم خۆشەویستیەوە لە ناوما دروست دەبێت و ئەوەی کە ناوەکیە جارێک تعبیری لێ نەکراوە بە شێعر، تعبیری لێ نەکراوە بە گۆرانیەک، نەبووەتە بڵێن سیاچەمانەکەی عوسمان کەیمنەیی یا نەبووەتە شارەکانی فلان، ئەمە لە ناو منە ئەمەی کە لە ناو خۆمان لەگەڵ یادەژیم، ئەمە لەگەڵ بۆ نمونە کرمانجێک کە دەکەوێتە ناو ئەو دۆخەوە ئێمە تعریفمان ینی ئەو حاڵەتانەی کە تووشمان دەبێت لە ناو خۆشەویستیا دوو هەمان حاڵەتە، بەڵام ئێمە کاتێک دێین تعبیر لەمە دەکەین لە ڕێگەی شعرەوە بە دوو زمانی جیاواز، بە دوو تەنانەت شێوازی جیاواز، بە ئەدەبیاتێکی تر دروست دەکەین، ینی من ئەدەبیاتێک ئەم گیان بینیەی خۆم ئەم تێگەیشتنە لەم شتە لەم بابەتە و ئەم هەستانەی کە هەمە بەرامبەرم مۆزوعە و ئەوەی کە لە ناوما دەوروژێ من دەیێنم بە هەورامی و بە کێشی پەنجە تعبیری لێ دەکەم، ینی شێوازێکی شعری جیاواز لەگەڵ کۆمەڵە سوورەی شعری جیاواز، بەڵام ئەمەی کە من دەیێنمە دەرێ لەو فۆرمە جیاوازە هەمان ئەوەیە کە ئەحمەدی خانی دەیێنێتە دەرێ بۆ نمونە، هەمان ئەوەیە کە نالی دەیێنێت، هەمان ئەوەی هەر یەکە لەمانە گیان بینیەکەی خۆیان و گیانی مەدلولەتەکانیان گیانی مەعانی ئێمە یەکە، بەڵام ئەم مەعانیە هەر یەکەمان بە فۆرمێک بەرجەستەی دەکا، فۆرمێکی شعری بێ یا زمانی بێ یا هەر فۆرمێکی تر لە فۆرمەکانی کولتور کە هەیە، ینی تەنانەت دیاسە بۆ نمونە مەوزوعی ئاینە کوردیەکان کە وەریان نەگری یارسانێک لەگەڵ ئێزیدیەکە وەرگرا و سێر دەکەی ئەو عالەمە ناوەکێ یەزیدی یارسانەکان یەکە، ئەوەی کە جیاوازە لە ڕاستیا لە فۆرمەکایە، بۆ نمونە لە ناو کرمانجا یەکەی کۆمەڵایەتی و یەکەی ئاینی یەکە، لەبەر ئەوەی یەکە یەک حوتیان هەیە، حوتێکیان هەیە، حوت بڵێنە حوت هینەکە بڵێنە ئەوەی کە
بەڵام لە ناو یارسانە دوو حوتی هەیە، حوتەن هەیە، حوتەوان هەیە. لە ناو حوتەنە ژن هەیە، لە ناو حوتەوانە ژن نییە، چونکە من مەجلیسی تەشریعیە، ینی ژن خراوەتە ناو مەجلیسە ڕوحیەکەوە ئەوەی کە هەیە. لە ناو ئێزیدیار عینی شت وە سەری قسە ینی حکایەتی تەکوین دەکەی لە ناو هەردووکیانە سێر دەکەی، ئەمانە یەک حکایەتە بەڵام فۆرمەکەی جیاوازە، تۆ دەتوانی ڕێک بنەماکەی بدۆزیتەوە کە ئامان بنەمایە. لە کاتێکە ئەگەر سیرکەی ئەو فۆرمانەی کە وەرگیرە و فۆرمەکەی کە وەری گرتووە بە مۆزوع لای ئەو مەلەک تاوسە، لای ئەم بنیامینەکە، لای ئەم جوبرەئیلە باشە کە دەبێتە بنیامین. لە کاتێکە ئەمانە خۆی دژن لە عینی کاتیشا لە ناوینە کوردیەکە ئەم دژەتیە نامێنێ، ینی وەکو بڵێ مەلەک تاوس هەر بە ناوەڕۆک هەمان جوبرەئیلە باشە. ئەلێرەوە تۆز دەکەی عالەمی مەعانی ئێزیدیەک لەگەڵ عالەمی مەعانی یارسانێک کامە دەکەوێتە ناو کولتورەوە لە ڕاستیانی یەک عالەمە و عەلەویە کە من بەداخەوە تێکس کەلامەکانیانم نەبینیوە ئەی عەلەویەکەش تەسەوەر دەکەم هەمانیانی عالەم بێت. و ئەمە زۆر جوان ڕەنگی داوەتەوە بۆ نمونە لە سەرئەنجامە، لە سەرئەنجامە دیالۆگەکان بە سۆرانی بە هەورامی، ینی بە لۆڕی و بە هەورامی هەن، ئەم بە هەورامی قسە دەکا و بە لۆڕی جواب دەداتەوە. ئەمە چی وا دەکە؟ ئەم ینی ئەمە دوو زمانی جیاوازە، تۆ کە گوێی لێ دەگرێت دەکەی وەکو یەکێک بە عەرەبی قسە بکە، یەکێک بە تورکی قسە بکە، پێکەوەش قسە بکەن. ئەمە ینی چۆنە؟ ئەمە عالەمی مەعانیانیەکە و لە ڕێگەی ئەم عالەمی مەعانیەوە ئەو ڕەبتە دروست دەبێت و دەتوانن ئەو تێگەیشتە وەکو بڵێ لەو نێوانە دروست بێ و ئەم زمانە بیسراوەکەی لەگەڵ زمانە بیسراوەکەی ئەوە یامان زمانە، ینی ئەو شوێنەی کە دال بە مەدلولەوە دەلکێ و لەو شوێنە کە دێتە سەر مەدلولەکە، ینی ئەوانەی کە معنایانی لە ناو مێشکان دەبنەوە بە یەک. وە لێرەوە وەکو بڵێ هەر ئەوەشە تۆ کاتێکە بۆ نمونە من ئەس دەکەم کەسێک هەورامی زۆر قورسە، بەڵام هەر کەسێکی سۆرانی بێ یا کرمانجی بێ ماوەیەک لە ناو هەورامیەکانە، بەڵام بەدڵ گوێ لە قسەکان بگرێ هەر لە خۆی و هەست دەکات تێدەگا، ینی ڕەب پەیوەندێکی ناوەکی دروست دەبێت لەو بینە. ینی بۆچی ئەم پەیوەندێت چی دروستی دەکا؟ عالەمی مەعانیەکە دروستی دەکا، ئەوەی کە لە ناوەوە هەیە و ئەوەی کورد دەکاتەوە بە یەک عالەمی معناکانە، عالەمی مەدلولاتە و ئەوەی کە جیاوازیەکە دروست دەکا ئەمە یەکە لە ناو جیاوازیە. جیاوازی عیبارەتە لە فۆرمە زمانیەکان، بۆ نمونە هەورامی بەبەر دەڵێت تەوەنی، بەڵام سۆرانی دەڵێت بەرد. ئەم بەردە فۆرمێکی دەنگی جیاوازە لەگەڵ تەوەنی کە فۆرمێکی ترە، بەڵام بەرد وێناکردنی بەرد هەستەکانمان بۆ بەرد ئەوە لە فینۆمینۆلۆژیا پێی دەوتێ قەزدیەت، ینی ئەوەی کە لە ناو ئێمە وا دەکات کە بەرد بناسین. ئەم ناسینەمان بۆ بەردەکە هەمان شتە، ینی بەرد ئیتر معنایەکی هەیە لە ناومانە، ئەو معنایەکی مشتەرەکە، ینی لەبەرەوە ئێمە ناوەکیەن یەکین لە جیانی معناکانە یەکین لە ناو زمانە بە فۆرمی جیاوازی ئەمە گزارش لەمە دەکەین. ئێستا ئەوەندە دەڵێم زمان و بیرکردنەوە من وابزانم مەجالەکەم دروست کرد بۆ زمان لەکوایە، بیرکردنەوە لەکوایە. بیرکردنەوە لە ناو عالەمی مەعانیە و کاتێک ئەم معنایانە ئێمە گزارشتیان لێ دەکەین بە زمان گزارشتیان لێ دەکەین و پەیوەندی ئێمە چەند بتوانین دەرک بە معناکانی ناوخۆمان بکەین ئەوەندە ئەو وشانە پڕ دەبن لە معنە. ینی زمانی کوردی پڕیەکی سێری تایە. من لەو کاتێک کە خەریکی وەرگێڕانی ئەوەی فارابی بووم و ئەو برادرانش کە ئیشان دەکردینە بڵێن تەکسەکانیان دەیانایەوە هەستم دەکرد کوردی، ینی ئەمانە دەبێت کوردی فێر بکرێن، چونکە هەستم دەکرد ئەو کوردیەی کە پێویستمە بۆ ئەوەی من ئەمەی پێتەرجەمەکەم بەڕاستی وەکوا بێ کوردێکی تر بێت، ینی ئاستێکی ترە لە زمانی کوردی کە دەبێت فێری ببین، بەس ئەم ئاستە لە زمانی کوردی بیرکردنەوە ناچارت دەکا بچیتە واستە. ینی تێکستێکی فەلسەفی لەبەرەوە بیرکردنەوەکەی بۆەوەی بگەیتە معنای ئەم وشانە و ئەو ڕستانەی کە دەربڕاون، یانی هێنێکی زۆرت دەوێت کە دەبێت لە معناکانە قوڵ بیتەوە، کە لە معناکانە قوڵ دەبیتەوە ئەو کاتە ئەو کوردیە زمانی کوردی کۆمەڵی ئەگەری تایە کە تا ئێستا فعال نەبوون لە دروستکردنی ڕستە، تۆ دەبێت چالاکی بکەیت.
وەکو شەترەنج وایە کە کۆمەڵێ یاسای هەیە بۆ جوڵاندن بەڵام کۆمەڵێ ئەگەر هەیە ئەسپەکە ئێم من چۆن جەجوڵێنم و لەویا بۆ نمونە لە مۆرفۆلۆژیشە هەم لە سینتاکسیشە تۆ دەبێ هەم چەمک دروستکەی و هەم دەبێ ڕستەی فەلسەفی دروستکەیت و ئەمە بەبێ بیرکردنەوە و گەڕانەوە بۆ عالەمی معانی ئیمکانی نییە و ئێمە چەند بگەڕێنەوە بۆ عالەمی معانی خۆمان و قوڵ بینەوە و ناوەمان ڕۆشن بێتەوە بۆ ئەوەی تەسەووری ئەو شتانە بکەین لە ناو جیانەکەمانە هەن ئەوەندە زمانەکەمان دەوڵەمەند دەبێت دەچێتە پێشەوە معناگەیەنەرە و ینی من پێم وایە ئەمە وا دەکا کە زمان وەکو بڵێ بەرەو پێشەوە بڕوا بەو حەدەی کە بتوانین ئێمە سەختترین تێکست کە کۆمەڵە معانی قوڵی هەڵگرتووە بێنینە ناو زمانەکەەوە و بتوانین کاتێ بە کوردی خوێنمانەوە ڕەپتمان کاتەوە بەو معنایانە لە ناو خۆمانە لەبەرەوە من لێرە هەست دەکەم پەیوەندی نێوان زمان و بیرکردنەوە پەیوەندیەکی چارە نووسازە ینی پەیوەندیەکی تەواو ئۆنتۆلۆژیە ینی وجودی زمان و پەرەسەندنەکەی بەرەو پێشوونەکەی ڕەبتە بە بیرکردنەوە ئەو میلەتە چەند بیر دەکاتەوە و ئەوەندە زمانەکەی ینی وەکو بڵێ ئەو زمانەیە کە دەکرێ ئەو تێکستانە بێتە زمانی زانست بێتە زمانی فەلسەفە بێتە زمانی هەر مەجالێک لە مەجالەکان و چەند بیرکردنەوە کۆمەکی چونکە کە بیرت نەکردەوە ینی لە معناکان زمانەکەت بەتاڵ دەبێتەوە لە معنە سەیەکێ لە مشکیلەکان بۆ نمونە زمانی ئینگلیزی کاتێککە زمان بازاڕی دەبێتەوە بەڕاستی دوور دەکەوێتەوە لە معناکان و لێرەوە زمانی ئینگلیزی زۆر بە ئاسانی وشەکان لەوانی تر وەردەگرێت چونکە معنایەکی زۆرینی دەبێت بۆ معنایەک بۆ ئەوەی کە بە ئاسانی ئەم زمانە بتوانێت نەقلیکە ئێستا ئەڵمانی ئەوەی لە ئەڵمانیا هەیە بڵێن زمانی ئەڵمانی هەڵگری معنایەکە ئەو زمانە کاتێک کە تۆ تەرجەمەی دەکەی بۆ نمونە بوون و کاتی یادگەر تەرجەمە دەکەی بۆ ئینگلیزی لە ڕاستیە مشکلەی گەورەت بۆ دروست دەبێت چونکە عالەمی معانیەکە هەمووی دەبێت ینی زۆری دەستکاری دەکرێت کە تۆ ئینگلیزیەکە دەخوێنیتەوە لەگەڵ ئەڵمانیەکە هەست دەکەی دوو کتێبی دوو بوون و کاتی جیاواز دەخوێنیتەوە بۆچی چونکە بۆ نمونە معنای عقل لە ناو مێشکی ئەڵمانەکە هەمان معنانیە کە لە مێشکی ئینگلیزیەکە هەیە ینی ئەمە وا دەکا شتەکان وەکو بڵێ ئەو کێشەیە دروست ببێت لە بینی لە وەرگێڕانە دروست بێت و چەند عالەمی معانی ڕۆشن بوو من پێم وایە زمانەکەمان گەشە دەکا و زمان بە ستاندارد نابێت بۆ زمانی کە ئێمە بیری لێ دەکەینەوە وەکو لە زمانێکی نزمەوە بێ بە زمانێکی بەرز ببرن زمان بە بیرکردنەوە دەبێتە زمانێکی بەرز زمانێک کە بتوانێت ئەو کولتورە جیهانیە باموو شێوەیەک بێنێتە ناو زمانەکەی خۆیەوە و زمانەکە ڕێگەی پێ بدە ئەمە بکە و من ئەزەکەم زمانی کوردی نەگەرد ینی سۆرانیەکەی دەگری هەورامیەکەی دەگری کرمانجەکەی دەگری ینی تۆ لە بەردەم کۆمەڵی ئەگەری زۆرایی و دانامێنی بۆ ئەوەی کاتێ تەکستێک دێنیتە ناو زمانەکەی خۆتەوە دانامێنی و فعلەن ئەگەر تۆ لەو ئاستا لە ناو معانیەکە بیت ئەو کاتە زمانەکە کۆمەکت دەکات ڕێک ئەو ئەگەرانت پێ دەدا کە هەیە ینی بۆ نمونە من دوو مستەڵحمێن کرد لە خۆگر و لە خۆی گیراوە ینی شتێکە ئەومان تێدەگەین باشە چی لە ناو ئەم مستەڵحێکی فەلسەفیە چی لە خۆگرە چی لە خۆی گیراوە وامە لە ڕەبتی بە مۆزۆی ئۆنتۆلۆجیا و لۆجیکەوە هەیە ئەم دوو مستەڵحات بۆ نمونە لە ئەستۆنرا و لە ئەستۆگر ینی تۆ ڕێک دەزانی لە ئەستۆگر کاتێکە بێت لێ دەبێت تێدەگەی یەکسەر ینی ئەمە وەکو وا بێت چەمەک نەبێت وەکو وا بێ هەر وشەیەک بێت لە ناو زمانەکە بەس ئەمە لە ڕێگەی چیەوە ئەم وشانت پێ دەبێت ینی حامل و مەحمولە لە ئەستۆنرا و لە ئەستۆگر ئەو ئەوانەی تەرجەمەیان کردووە کوردیوانە بە بار هەڵگر و بار بوو نمونە بار و بارکراو هەر لە عەرەبیەکەەوە حەملەکەیان هێناوە لێرەوە تۆز دەکەی ئەم زمانە ینی کۆمەکت دەکا وشەت دەداتێ و من چۆن زمانی کوردی ئەمەی پێدام بۆ ئەوەی ئەو وینا ساسکەم ینی لێرەوە من هەست دەکەم چەند ئێمە بیرکەینەوە زمانەکە ئەگەرەکانی خۆیان ئەگەرێکی زۆری تایە خۆی وەکو هینێک پێت دەدا ینی کە تۆ معناکە دەرک پێکرد زمانەکە ئەو ئەگەرە دەخاتە بەردەستت بەبێ مانوو بوون لەبەرەوە کاتێک کە معانی ڕۆشن بوو بیرکردنەوە ڕۆشن بوو خەلەل لە زمانان نامێنێ زمانەکە کۆمەکت دەکا بۆ داڕشتنی چەمک بەبێ ئەوەی ینی چەمکێکی زۆر تەبیعی کە زۆر بە ئاسانی معناکەی بۆ ئەوی تر لەگەڵ سەریقەی ئەوی تراسازە لێرە کۆتایی پێ دێنم
هیوام شتێکم گەیاند بێت و حەز دەکەم ئێستا گوێم من دەبمە گوێگەر و حەز دەکەم گوێم دکتۆرگیان هاوڕێیان هەر لە مامۆستا بەکە کاروانیەوە وەی دەستە ڕاستە مداخەلە و قسە و سەرنج و پرسیاری جەنابتان وەرەگرین و هەوڵ دەدەین لەگەڵ دکتۆر عیرفان شتەکان تۆمارکەین و پاشتریش هەمووی بەیەکەوە جوایباتەوە بۆ یەکونجە وەڵامی دوو سێ کەسیان جا من وەرەخۆ قەڵەمێکم بێنن دەستە خۆش دکتۆر گیان لەشە ساخ وەڵام من لە بەشی زۆری هەر لە هینەکە پێچوانەتەمیانی لە ئەسڵی پێشتریش هەر متابعام کردووە کە بیرە کردوێتەوە پێم وایە جەوهەری بابەتەکەی تۆ جەوهەرێ بە کوردبوو نەبەخشی جیا لە هەموو دنیا جا لە هەموو نەتەوەکان هیچ ئەو ڕێسانەی کە حکمی نەتەوەکان و دروستبوونی نەتەوەکان و کولتورەکانەکە لە دنیاە کورد استثنایە یعنی کورد لە دەرەوەی ئەم شتانەیە بەڕای من ئەمە قورسە یعنی ئەمە قورسە کە کورد جەوهەرێکی هەبێ ئەو جەوهەرە دەوڵەت نەتەوە ڕەتەکاتەوە ئەو جەوهەرە ستاندەرکردنی زمان ڕەتەکاتەوە ئەو جەوهەرە مۆدێرنە ڕەتەکاتەوە بە تایبەتی لە هەندێک لە فۆرم و دەرکەوتە سیاسەکانی خۆیە کە لە چوارچەوەی دەوڵەت نەتەوەکەیە ینی زۆر شت کە ئیستثناءێکی کوردی هەیە لە دەرەوەی مێژوو لە دەرەوەی مۆدێرنە لە دەرەوەی ئەمە بە بڕای من تۆزێ قورسە نزیکاتێکیش ینی کێشە نیە تۆ فارابی دووەرجێڕاوە با جەوهەرەکە بکە سیستەمەکەی تۆ هەر جەوهەرە لەبەرەوەی یعنی بوونێکی نەگۆڕی ئەسیلی فتری نازان بڵێم چییە ڕیزیکە بە موشانە یعنی شتێک هەیە ناوەوەی کورد حکومەکە دنیابینی بۆ دیارریەکە ئاراستەی بۆ دیارریەکە داوەری بۆ دیارریەکە ئێوە ناوکە کێشە نیە ناوەنی سیستەم ناوەنی جەوهەرم جۆرەشتانە زۆر کێشەی نییە ئەوە کورت نییە دەوڵەت نەتەوە ڕەتەکاتەوە ئەوە دۆخێکی جەبرێکی مێژوویە بەسەر کووردا فڕس کراوە لە کاتێکە ماڵی هاوبەشی ناوچەکە تێکچوو کە لە دەوڵەتی عوسمانیە بەرجەستا بوو دوایی لە قاجاریەکانە لە سەردەمی دروستبوونی دەوڵەت نەتەوەکانە لە 1970 بۆ 1922 نەهێڵرا کورد دەوڵەت دروست کرد ئەگەر کورد دەوڵەتی دروست کردایە هەمان شتێ کرد کە لە وڵاتەکانی ترەکرا لە جیهان ئاگرا لەبەرەوەی پێشەنگ ناسیۆنالیزم بوو هەوڵی زمانێکی یەکگرتوویەدا هەوڵی ناسنامەیەکی یەکگرتوویەدا هەوڵی ئەوەیە یعنی دنیا هەتا فەڕەنسیەکانی جیاواز نەبوون لەمە جەناب تەزانی ئەو زمانە فەڕەنسە ستانداردی ئێستا قسەی پێکرێ لە سەتا دەی خەڵکی پاریس قسەیان پێکردووە یعنی ئەم قسەی جەناب زۆر ڕاستە کە زمانی ستاندار سوپایەکی لە پشتە دەسەڵاتێکی لە پشتە جەنابەت نەبوونی ستانداری زمانی ستانداری کوردی ئەجێڕیتەوە بۆ خودی ئەو سیستەمە کوردیە نەبوو نەبوونی دەسەڵاتێکی ستانداری کوردی ئێمە دەسەڵاتمان نەبووە ئێمە سوپامان نەبووە ئێمە دەوڵەتمان نەبووە بۆیە زمانی ستانداردمان نییە بۆیە هەتا ئێستام دەسەڵاتی لە کوردستان هەیە دەسەڵات نییە دەسەڵاتێکی ستانداردمان نییە دەسەڵاتێکی ناوەندیمان نییە زۆنمان هەیە حیزبمان هەیە هێزمان هەیە هێزی لۆکاڵیمان هەیە تا ئێستا بەرز نەبێتەوە بۆ ئاستی دەسەڵاتێکی نیشتیمانی کە دیدێکی هاوبەشی نیشتیمانی هەبێت تەنان من لە ماوەی بێکە لە بەرپرسەکان وتم مەلا مستەفا زۆر پێشکەوتوتر بوو لەیەوە کاتێ مەلا مستەفا کۆمەڵە ڕۆشنبیرانی بادینان هاتن لە 1974 کە فۆرمێک لە زمانی لە کوردستانە هین کرد کەوتی ئەمە زمانی شۆڕشە و زمانی ئیدارێ و زمانی ئەوەیە ئەو ڕۆشنبیرانە کە مەلا مستەفاوتی ئەمە تەواو ئەمەیە بەگوێ نەکردن خەڵکی بادینانە کێشە گەوریان بۆ دروست نەبوو ئەوەی کە ئێستا بۆیان دروست بوو یعنی لە سروشتی بادینی و بوون و ڕەفزی ئەوانەوە هەڵناقڵێ هێندەی لە ململانی نێوان پارتی و یەکێتی و دەیان ساڵ لە یەک دووربوونەوە و بغز و کینە و یەکتر قوبوڵ نەکردنەوە هەڵاقڵێ نەک لە سروشتی ئەوانە لەبەرەوەی بۆ دوێنە ڕەت ئامادە بوو مەلا مستەفا ئەوەی لەبەر بڕوا بۆ ئێستا کانگ مەسعود ئەوەی لەبەر ناڕوا ئەگەر ئیرادی کرد ڕاستەقینێت دەسەڵاتی کوردی هەبێ لێرە لە شوێنێکترەوە ناسیۆنالیزم ئەوە ئێمە ناسیۆنالیزم نییە واکە ئێمە دیدێکی هاوبەشمان هەبێ یا وتێکی بندکت بەکاربێنین خەیاڵێکی نەتەوەیەکی خیاڵکرا و هاوبەشمانە بێ خۆمان بە کورد بزانین قەرام لە دنیای مۆدێرنا بەبێ ناسیۆنالیزم ئەمە نیمچە ئەستەمە تۆ لەبەرەوەی کوردبوون چەمکی کوردبوون لە پێش مۆدێرنەیە لە پێش دەرکەوتنی ناسیۆنالیزمە لە دوای دەرکەوتنە زۆر جیاواز
جام ئەتنیە من ئەمەش تەبیعەیە ئەمە شتێکە بەڵگەی ئەوێ یعنی سۆرانی ئەتنیک بێ و هەورامی ئەتنیک بێ و کردبێت ئەتنیک بێ من وەکو ڕێی لێ وەرەگرم بەس ناتوانم بیسەلمێنم کە ئەمانە ئەتنیکن بەمانەی ئەتنیک لەبەری قسە لە بەرەی ئەتنیک و پەیوەندی بنەتەوە بوون و چۆنە بن بنەتەوە ئەم جۆرەشتانە ئایەکری لێ کاتێنە ئەمە ئینە ینی کوردبوون وەکو بڵی جۆرە لە سەرپێچی جۆرە لە ئیمتناعی هەیە کورد لەوەی ببێ بنەتەوە بەمانە مۆدیێڕنەکەی بە قەناعەتی من هیچی پەیوەندی بە کوردبوونەوە نییە بەڵکو لە خیاڵانی خەونی کوردبوونەوە هەیە بەبووستەمە هەیە لە کورد هەیە بەو جەبرە قورسەوە هەیە لە کوردەیە کە کورد ئەو دەرفەتەی پێنەدراوە کە جیهان ئەو دەرفەتەی پێنەدراوە ئەوە ناسیۆنالیزمە وا لە کوردەیەکە لە مەهاباد و لە قامیشلۆ و لە مابوو لێرە یەک خیاڵمانە بێ بە تایبەتی پەیوەندی بە مافی سیاسیەوە ئەوەی خانی و توێتی ناسیۆنالیزم نییە یعنی هەستێکی کوردبوونە لە سەراستی ئیتنیکیەکە ئەو داوای بنەماڵەیەکی دەسەڵاتداری کوردەکە ئیمپراتۆریەتی دروستکە وەکو عوسمانی لە باتەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی بنەماڵی عوسمانی ئیمپراتۆریەتی بەڕێوەبەرن بنەماڵەی تۆ بەس کاتێ لە سەردەمی نوێیە مەسلەی کوردبوون ئەبەسرێتەوە بە جوگرافیایەکی دیاری کراوە بە مافی سیاسی دیاری کراوە بە چەمکی سەروەریەوە ئیترێمە تێگەشتنمان بۆ نەتەوا گۆڕێ خێڵ تێپەڕێنین ئیتنیک تێپەڕێنین گروپی دینی تێپەڕێنین ناسنامەیەکی سەر و ئەمانە دروستەکەین کە هەمومان کۆکاتەوە و پەیوەندی بە جیاوازی من و ئەوانی ترەوە هەیە چۆن ئەڕوانمە جیاوازی من و عەرەب من و فارز من و ئەوە لە جیاوازی سونە و شیعەوە لە جیاوازی مسلمان و نامسلمانەوە ئەگەڕم بۆ جیاوازینی کوردبوون و ئەویتر و 3-0 و هەتا دوای و دەسەکانت خۆش بێ و لەم بارەوە ڕای جیاوازمانەیە دەسە خۆش دەستان خۆش بێ زۆر سپاس وڵا کاک مامۆستا بەکرد زۆر شت کە من تێبینی نووسی بووم وتی هیوادارم دووبارەکردنەوەی قسەکانی مامۆستا بەکرد نەبێت کاک دکتۆر دەست خۆش بێت طبعاً ئەم فەرمایشتانەی جەنابە لە کتێبەکە تا ڕادێک پێی ئاشنا بووین هەروەها لە ڤیدیۆکانت و ئەو هینانی کە لە یوتیوب بینیمانە تا ڕادێک ڕوونە بەڵام کۆمەڵێکی کێشەی هەیە ئەو دۆخە پەرتەوازەیی کە ئێستا کورتایەتی ینی پێم وایە گەلانی تریش پێش دەوڵەتی مۆدێرن هەمان شتیان تێپەڕاندووە ینی ئێستا شوایە ئێستا عەرەب کۆمەڵێک ستانداردیان هەیە نەک یەک ستاندارد ینی زمانی فارسی من ئاگادارم بە دوو ڕێنووسە نووسم خەتی کریلیان هەیە لە تاجیکستان نازانم ئاگادارم خەتی عەرەبیەکان هەیە لە ئێران و ئەفغانستان بەڵێ بەڵێ جگەلەوەی کە ستانداردی ئەفغانستان بۆ فارسی لەگەڵ ستانداردی ئێران لەگەڵ ستانداردی تاجیکستان جیاوازە ئەم دۆخە دەوڵەت دروستی کردووە ینی ئەو دەوڵەتە مۆدرنانەی کە ئەو سێ جوگرافیا فارسی زمانیان کۆنتڕۆڵ کردووە وان کردووە سێ ستاندارد هەبێت کورد لەبەرەوەی کە دەوڵەتی نە بە قسەکانی مامۆستای دووبارەی ئەوەشە پێم وایە ئەم دۆخەی سەپاندووە جەناب لە قسەکانتە استیشهاد بە یعنی ئەو دۆخی فرەیەی کە لە کووردا هەیە استیشهاد بە دۆخی کولتوریمانەکەی بۆ منە ئەو لێبوردەیە کە قازی محەممەد هەیبووە ئەوەی کە کەریمخانی زەند هەیبووە ئەوەی کە سەلاحەدینی ئەیوبی هەیبووە ئەمە شتێکە لە شوێنێکی ترا ئەبێ ئەمە لێ بگۆڵینەوە بە دوای بچین ئەمە یعنی حاڵەتێکی کولتوریە حاڵەتێکی ڕۆحیە پێم وان نییە پەیوەندی بەم دۆخی سوزانم ئەوەی کە ئێمە فرەسەندەرین سوزانم سیستەمەکەمان جیا لە سیستمی بەشەریەت و جیهان پێم وایە بەم جۆرە هەین ناکرێت ینی ناخوێنرێتەوە ئەمە خاڵێکی تر مەسەلەی کاردانەوەی زازاکان و کاردانەوەی بادینیەکان بەرامبەر بە ئەو چوونیەکردن و ئاسیمیلاسیۆنە پێم وایە لە دۆخی ئاسایی ئەوان قبوڵیان بوو لەوێ زمانی کوردی سۆرانی ئەخوێنرا لە بادینان هەتا ئەو بەیاننامەیە دەرکراوە هەوڵە درا بۆی کە زمانێک بسەپێنرێ هەتا هەوڵ نەدرا بۆ سەپاندنی فۆرمێکی تایبەتی کوردی ئەوان قبوڵیان بوو کێشان نەنا هەر بەڵێ نەنە بە کوردی بوو بە سۆرانی بوو بە کوردی سۆرانی ئوستاز بەڵام کێشیان نەبوو بەڵام کێشیان نەبوو قبوڵیان بوو بەڵام کاتێک تۆ هەوڵەدەی بەڕسمی بیسەپێنی قبوڵی ناکە ئەو ئەم دۆخە لە هەموو شوێنەکانی تریش هەیە ینی وە نەبێ بۆ منە زمانی فارسی لە ئێرانە بە خوێن سەپێنراوە ڕەزاخان خەڵکی کۆ کردەوە ڕەزاشا وتی تەنها من خانم و تەنها یەک ستاندار یەک ئۆکەوەی کە لە ئەتاتورک لە تورکیا کردی ئەگەر حاڵەتی وە لە کوردستانیش هەبوو پێم وایە ئەڕۆی ئەمە خاڵێکی تر مەسەلەی کاردانەوە بەرامبەر بە لەهجەکان ینی بۆ منە ئێستا هەورامیەکان دەنگیان لێ بەرز بۆ تۆ حەقی خۆشیانە
زازاکان لەولا بادینەکانیش ئەگەر بەسەریانە بسە پێنراوی بێگومان دەنگیان لێ بەرزەبەوە ئەمە دۆخێکەمە پێشتر نەمان بووە پێشتر سۆرانیەکان بۆن و تاربەگی جاف بە هەورامی نووسی بۆ نمونە کابرای هەمەوەن ناویچیە فەقی قایاری هەمەوەن مەولەوی ئەمان بە هەورامی ئانووسی لە مقابلە کەسێکی زەنگنەی وەکو شەغڕزای تاڵەبان کە خۆی زەنگنەی هەورامەیە با بڵێن ئەچێتەوە چوارچەوەی گۆران بە سۆرانی ئەینووسی کەسیان هەستیان نەکرد کە ئەمە بە شتێکی بە زمانێکی بێگانە ئەنووسینیان بە کولتورێکی بێگانە دەدوێن باسەوەیکەم زۆر سپاس ئەم دۆخە دکتۆریان لە کاتێکا کە سەپاندنەکە ئاگایانە بێ لە کاتێکا سەپاندنەکە ئاگایانە بێ ئەم کێشەیە دروستەکە و سپاسانەکەم ببورنەوە دەستان خۆش بێ من سەیری ڕەهەندە مێژوویەکە یەکەم من زۆر یەگەگرمەوە لەگەڵ کاگیرفان دەبەرەوەی هەموویە بینم ئەمەی کە باسیە کا من لە مێژوایی بینم ئەمە بەشی ینی کتێبێکم هەیە کە ئێستا کە شەو ڕۆژ ئەبینن تۆزە چالاکیم کەمە کتێبێکی لیزیم بەدەستەوە لە سەرەما یعنی کرۆکی ئەمە کتێبەکە لەسەر سۆمەریە بەڵام بۆی لە سۆمەری تێبگەی ئەبێ لە شاخەکەی زاگرۆس بگەین ئەم شاخە بەرهەمێکی هێناوە کە پێڵی ناسەنتەری نامەیەکی 2900 ساڵم و بەری ماناییەکان بۆ ئاشووریەکان ئەڵێ چی؟ ئەڵێ ئەنجومەنی پیران دەسەڵاتە ناوچەییەکان تقریبەن سێ چوار دەسەڵات دەڵێ ئەنجاگاتە خۆی دوای نای خۆی کەچی نامەی ئاشووریەکە کە بەرامبەری ئەینێرێ ئەڵێ من ئەمەیە ئەم کێشەیە پێن تقریبەن زیاتر لە 4000 ساڵە ئەیابەیەکە کێشەیەکە ناسەنتەری زاگرۆسی مناوە من لەگەڵ کێشەیەکی جیهانیە کە جیهانێکی کە ئەکەدیەکان سەرەتای ئەم سنترەلای سیستەمەیە کورد لەو سەردەمەوە کێشەیە لەگەڵەمە یعنی ئەمە لەوانەیە کاعیرفان ینی سەیری ڕەهەندی ئەمڕۆیەکە بەس من سەیری ڕەهەندە مێژوویەکە یەکەم ئەمە ڕاستە یعنی من کەواڵم ڕاستە هێرۆدۆدیە سەیری ئیمپراتۆریەتی مادیەکە ئەمانە هەمووی لەم ئەم ساڵ زۆرترین چالاکیمە بێت لە کتێبە مانە هەمووی ئیمپراتۆری ماد بۆ لە عالەما کەس لی تێناگە مادەکان بۆ بە کێشە بۆ جیهان بۆ بە مێژوونووسان بۆ چۆن ئیمپراتۆریەت و ئیمپراتۆریەتیش نییە ئیمپراتۆریەتێکە سیرەکە ئەو خاکەی نییە وەکو فارس ئیمپراتۆریەتێکە لە ئەفغانستانەوە هەتاوەکو یۆنانی حکوم کردووە کەچی جیاوازە ئینی ئەمە بۆ بە کێشەی جیهان بەڵام خەڵک دەری تێناگەن لەم کێشەی زاگرۆسیە جا من ناوم زاگرۆسی ئەمە سیستەمێکە پێشەوەی شارسانیت دروست بێ لە جیهانە لە ناو زاگرۆزا دروست بووە کە تۆ گروپیت یعنی سۆمەریەکان بۆ خەڵک لیان تێناگاخۆ سۆمەریەکان ناسەنترەلایز بوون بە پێچەوانی ئەکەدیەکانەوە جا ئەمە لە وێژە و لە هەموو شتێکا دەنگیاوەتەوە جا ئەچمە بابەتێکی تریش من نازانمەوانی کە فیلمەکانی منیان بینی بێت فیلمێکم دروست کرد لەسەر دروزەکان کوردن بە کوردیش سایان کردووە لە ڕابردووە و پەرتوکیشم بەدەسەوەی وەکوتم کۆمەڵی پەرتوک لە سەرایە کە لەسەر ئاینە کوردیەکان من ئاینی ئیسلامیش بە ئاینی کوردیە بینم وەکو خەڵکی تر ینی ئەوینەم نییە بۆ نمونە 70 ساڵەمەوە پێش کە ئەچنە تەکیەکی سۆفیەوە لەگەڵ کاکەیەکە ئەڵێمە جیاوازیمان نییە ینی خۆیان بێگەزانن جا 700 ساڵەمەوە بەر یەکێ لە سەرکردەی دروزەکان نیە بە وەرامان بۆ لای سوڵتان سەحاک من دوای ئاڵلقەکەم زانی منەزانم کوردن ینی بە دیێنەی و باموو شتێ بەڵام لەوێەوە هاتوون ئەڵێ ئێمە لە ناوچەی جۆلان هەتانیل ئەمە بە دەقێ لە دەقی یارسانەکان هەیە ئێمە لەوێن هاتوین بۆ ڕێنمایەک کە بیبین لەگەڵ خۆمان ئەویش کیە نێرێ شائیبراهیمە لە بەغاوە ئەڵێ کوڕی ئەو با لەگەڵتان بگەڕێتەوە بۆ جۆلان و بۆ ئەوێ جا ئەم هاوبەشی ئاینی و ئەمە ڕنگانەوەی ئەو سیستەمە زاگرۆسیەیە کە تۆ ئاینەکەت لە جیا ئەچێ بەڵام کە ئەچیتە ئەو ماناقوڵەیەوە سێرەکەی لە سا هەفتا دروز و تەکەی سۆفیەکان و ئێزدی و یارسانەکان یەگەگرنەوە جا کوردبوون ئالۆزە هینی من پێم وایە کاگیرفان چۆتە ئەو قوڵاییەوە لەم سەردەمەیە بەڵام من لایەنێکی ڕەهەندێکی مێژووی هەموو جارێک کە ئەچمە ناو مێژووی کوردەوە ئەوم بۆ دووبارە بێتەوە لە شێوەی بۆ نمونە سێریمە ئەمە زۆر گرنگە چەنە سادەیە ئیبراهیمی کوردی گۆرانی شارەزوور هیوام وایە کاتەکەش زۆر نەبم ئیبراهیم خەڵکی شارەزوورە
من زۆر پێی سەرسامم ئەمە 400 ساڵ لەمەوبەر لە شارە زوور ئاخوێنێ وانەکانی زۆر خۆشە من ینی وانەکانیم هەیە کە خوێنوێتی یەکێک لە وانەکانی فەلسفەیە منطقە ئەندازەیە ئەستێرەناسیە حەدیسە کۆمەڵێ بابەتی تر ئەم پیاوە کە ئەچێتە بەغا یەکسەرە بێ مامۆسا یعنی لە شارە زوور خوێنوێتی ئاستی زانستی شارە زوور لەوەیە بۆ بەڵام ئەوی بۆ من گرنگە سەیری ئەو کوردبوونەی کە کاعیرفان باسێکە ئەڵێ چی ئیبراهیم کوردی گۆرانی شارە زووری سەیری ئەو چەترانە یعنی ئیبراهیم ناسنامەیەکی کوردی هەیە کە ئەو چەترەیە بەڵام لە ژێر و چەترای گۆرانە سۆران نییە تێگی جا من پێم وایە ئەو تێگەشنە زۆر گرنگە ئێمە بۆ ئەوەی لە خۆمان بگەین ئێمە بێت لە ئیمپراتۆریەتی میدی بگەین بۆی لەم ڕۆی خۆمان بگەین مادەکان چۆن توانویان ئیمپراتۆریەت بن بەو شێوە زاگرۆسیە جا بە بۆچوونی من ئێمە جیاوازین ئیترەمە خواوای دروست کردوین بەو شێوە هاتوین ئەوەی ئەرکی ئێمەیە کاری بەو شێوەیە کە بکەین کە لەو قوڵاییە بگەین ڕەهەندی مێژووی ڕەهەندی زمانەوە هەموو ڕەهەندێکی بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ خۆمانکەین نەک کۆپی تورک و فارس و عەرەب بکەین دەوڵەتی بەس ئەخیری ناڵم ئەوەی کوورە خۆشەویستینی بەڵام ئەوەی کە ئێمە حەزەکەین ناقمان نییە لە چواردەورمانە هەمووی دەوڵەتی هەیە و شانازی بەخۆیەکە ئێمامانەی کۆپیەوانکەین بەڵام لە بەرەوەی ڕێگەکەمان زاگرۆسیە کۆپیەکی ناسەرکەوتووە بێت دەسان خۆش سپاس زۆر سپاس بۆ خاڵ بۆ کاکەیات بۆ کاک دکتۆر عیرفان دەمێکە نەمبینیوە خۆشحاڵم کە کۆی کردینەوە بێگومان دکتۆر وەڵاهی فعلا منش متابعەکە مەسەلە ماوەیەکی زۆرە جملەی نییە لەبەر مەشغڵەتەوەوانە بەڵام هەمیشە تەقدیر و ڕێز و ئەوەندەم هەیە بۆ هەموو شتێکی بەڕاستی بەڵام چەندە مامۆستا هەنێکی باس کرد لە ڕاستیە بەڵام ئیشکالی من لەگەڵ طبعا هەر بۆ نوکتە یەکسەرم زانی کاک سۆران هاوڕای تۆیە چکە هەردووکتان ئیش لەسەر گوتاری ینی نا ڕەبتی بەورامی ڕەنگە ڕەبتی بەورامیشەوە بێت چکەسە بەس نوکتەیەکی وەرامی باسەکەم لەسەر کاک عیرفان ینی فعلا ئیشکالی ینی ئەوەی کە گوتار و شێوازی ئیشکردنی تەرزی بیرکردنەوەی کاک دکتۆر عیرفان ئەکرێ ناوی بنێن گوتاری گەوهەرگەرایی گوتاری گەوهەرگەرایی یانی تۆ کە ئیشکی لەسەرەکەی ئەکرێ لە ناوەم گوتارەیە هەر شتێک بڵێ ڕاستە و ڕەنگە هیچ شتێکشی ڕاست نەبێت ینی ئیشکالەکە لەوایە بەردەست نیاوە بەرجەستەی کەیت ئەڵبەتە من بۆ خۆم لە تاسنووریە گوتاری گەوهەرگەراییم قبوڵە لە منتەڵەقی تەوجیهیەوە نەک لە منتەڵەقێکی زانستی بەحتەوە یعنی سە من قاک سۆرانم قبوڵە حتا لەگەڵ هەنێ بۆ چوونیشیانە بم بۆچی لەبەرەوەی کە هەستەکەم لە ئێستاە ئێمە گوتاری خۆشیێنی لە ناو کوردستانە زۆر زاڵە ئێمە پێویستیمە بە پێچەوانەکردنەوەیم تەسەورانە هەیە بۆ ئەوەی کە هێندە خۆمان لا بچووک نەبێ یەکێک لەو شتانەی کە وای لە ئێمە کردووە کە خۆمان پێ بچووک بێ بێدەوڵەتیە بەڵام ڕێک بە پێچەوانەوە توانی بڵێ بێدەوڵەتی نوقتەی قووەی کووردە نەک نوقتەی زوعفی کووردە بۆچی چونکە لە ڕاستیە دەوڵەتی بەهێز لەسەر ئەساسی لە ناوبردننی ئەوی تر دروسە بێ ئێمە ینی سەری مێژووی هەموو دەوڵەتەکان بکە لەسەر ئەساسی کەڵم لە ناوبردننی ئەوی تر ئەوی تری نائەتنینە هەر ئەوی تری دەوروبەریشی یانی سا عوسمانیەکان لەسەر ئەساسی لە ناوبردننی تورکەکان اینجا عەرەبەکان اینجا ئەرمەنەکان اینجا کوردەکان دروست بووە ئەو زۆڵمەی عوسمانیەکان لە ئەندامانی بنەماڵی خۆیانیەکان ڕوبعێشەوە لە کوردی ناکەن لە ئەرمەنی ناکەن یعنی ئەمە بۆ ئەمریکەکان ڕاستە کە دەوڵەت دروستەکان لەسەر ئەساسی حسابی لە ناوبردننی هیندیە سوورەکان دەوڵەتێکی بێز ئەمە بۆ یابانیەکان ئەمە بۆ عەرەب ئەمە موسڵمان هەمووی ڕاستە بۆیە لەو منتەڵەقەوەی ئێمە خاوەنی دەوڵەت نین یعنی ئێمە کەمترین تونوتی ژیمان هەبووە ئەمە نقطەیەکی ئیجابیە بەڵام لە ڕاستیە بۆ خۆی گوتارێکی ینی ئیشکالاویە ینی گوتاری گەوهەرگەرایی بۆچی چکە گوتاری گەوهەرگەرایی کە عیرفانیشی لەسەرەکە لەسەر پێدراوەکان ئیشەکات یعنی پێنەدراوێک هەیە کە من و کە عیرفان نایبینین ئەگەر ئەوە هەبوایە تەسەورێکی ترمان هەبوو ینی بۆ نمونە تورک سارچاکێکی وەکو کەمەلە تا تورکی هەیە فارس ڕەزاشای هەیە نازانم فەڕەنسیەکان چیان هەیە بنەکان چیان هەیە ئاشکرێ نایبنین سوار خراپ نەک سوار چاک وایە یعنی ئەوان توانیویانە بۆ نمونە کۆمەڵی ئەتنی جۆرا و جۆر لە ناو چوارچێەوەی دەوڵەت دەچینەتەوە یا دروستکەن ئەگەر ئێمە شەمان بواە تەسەوری من و تۆ بە پێچەوانەوە بوو یعنی بۆیان دەڵم
وتاری گەوهرگەرایی بۆ خۆی ئیشکالی خۆی هەیە بەڕاستی ئەگەر بۆ نمونە ئێمەش کەمالێکمانە وایە ئێستا دۆخی هەرێمی کوردستان و دۆخی چوار پاشتەی کوردستان جۆرەشترە بووبوون و تۆ جۆرەشتر قسەمانە کرد بێگومان ئەمە قسە زۆر هەڵەگرێ بەڕاستی دیسانەوە لێرەوە بۆ نمونە جەناب بکە باسی بۆ نموناوەکەی کەنالی و خانی یەک دنیا بینیان هەیە لە ڕاستیا یان با بڵێن کاکەیەکان و ئێزدیەکان و کویەکوان نا کاکەیەکان و ئێزدیەکان بە تەنها و کویەکوانین کاکەیەکانیش و ئێزدیەکانیش و ئیسماعیلیەکانیش و غنووسیەی غەربیش هەموو وەکو یەکوایە ڕەبتی بە کوردبوون و ئەوانەوە نییە بەڕاستی ئەمە ڕەبتی بۆیە کە ئەمانە هەمویان حرەکەیەکی بەهەڵتی نین وایە یعنی هەمووی ئێستاشی پێش نابابە باڵتنی مێژووی کۆنا باڵتنی وەکو ڕەوتێکی معنەوی کۆنا زۆر کۆنا لای هیندۆسەکان هەیە یعنی ئەمە یەکی نییە بەڕاستی ئەخیر قسەشکە بیکەم لەسەر مەسەلەی ئەوەی کە باسمان کرد لەسەر مەسەلەی دەسەڵات و زمان و ئەوانە ناخۆی ڕاستە یان ئێمە هەمومان نەزانین کە پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی مەرکەزیە بە تایبەتیش هەژمونێکی زۆری لە بادینانە هەیە ئەگەر ئەو کاتە بەدڵی بواە لە ڕاستیا بەبێ ئەوەی حساب بۆ خەڵکی بادینان بکات زمانی سۆرانیان لەهجەی سۆرانی فەرزە کرد بە سەریانە بەڵام بە پێچەوانەوە ئەو بەیان نامەیە گەورەترین زەربەیە لە زمانیستاندار ئەوەی کە پێڵم نەچرم لەگەڵ یانیم بەڕاستی بۆچی چکە ڕەتفعلێکی زۆر قەوی لای بادینەکان دروست کرد بە جۆرێک ئێمەیان ناو برادرانە ناونا شۆڤێنیزمی سۆرانی وا بوو یعنی و ئیتر لەو کاتەوە با بڵین هەرچی قەتعایە من خۆم چوومە بادینان لە ماڵی برایەکم لێ بوو ماوەی 1-2 هەفتە مامەوە سەری قەتعەکان مەکردی یەک قەتعی غەیرە کوردی نەما بوو بۆچی چکە وەکو ڕەتفعلێک لە بەرامبەر ئەمەیە جا من 5 ساڵ پێش ئێستاکە کە عیرفان دکتۆرەشتیانەوە بزانم لەوێ بوو ینی سیمینارێکم کرد لەسەر زمانی ستاندارد منیش بۆ خۆم من دژی زمانی ستانداردم بەڕاستی و پێشم وایە نەک کورد هیچ نەتەوەیەشی تر خاوەنی زمانی ستاندارد نییە ئێستا ڕەنگە باشترین زەقترین نمونە لای ئێمە ئەوەیە کە پێدرا عەرەبی فوسحا لە ڕاستیە عەرەبی فوسحا زمانی ستانداردی عەرەب نییە زمانی دووەمی عەرەبەکانە وەکو چۆن منێکی کورد ئەبێ بە خوێندن فێریەم زمانە بم ئەمە بۆ میسریەکیش ڕاستە بۆ مەغریبیەکیش ڕاستە بۆ عێراقیەکیش ڕاستە ڕەنگە تا ڕادەیەک بۆ ئەوان ئاسانتر بێ بەڵام لە ڕاستیە ئەوەی کە پێوترە زمان یعنی مەبەستم چییە زمانی ستاندەر لە ناو زمانی ستانداردا بۆ خۆی ئیمکانێتێکەیە کە زمانی تری لێوە ئینتاج ببێ ینی ڕەنگە لەم ڕۆوە باشترین بەڵگە بریتی بێ لە چی بریتی بێ لە تیراژ ئێستاڵین عەرەب 400 ملیۆنە وایە بەڵام تیراژ بە گوێرەی داتاکانی داری فکری عەرەبی تیراژی کتێبی عەرەبی 3000 کاکە یعنی ناکرێت 400 ملیۆن کتێبەکەی کتێبی نووسەرێکی باش 3000 دانە بێ ینی بۆیە من ئەوڵێم بە پێچەوانەوە ئێستا ئەوانەی کە بە لەهجەی عێراقی بە لەهجەی میسری بە لەهجەی مەغریبی جەزائیری قسەکەن و یوتیوبیان هەیە ڤیوەکانیان سەبسکرایبەرەکانیان زۆر زیاترە لەو خەڵکانی کە بە عەرەبی فوسحایشەکەن و قسەکەن ئەخیر شتێک بێڵێم ینی طبعا من زمانی ستاندارد ڕەتەکەم جا برادرێک کە من سیمینارەکەم گروتی تۆرەکە دکتۆر عیرفانە یەک هاوڕێک ڕان وتم جەمە نوکتەیە ببوورە وتم بەڵام منتەڵەقەکەی من جیاوازە من پێم وایە یعنی ئەمە بۆ هەموو زمانێک ڕاستە بەس کێشەی دکتۆر عیرفانەوەیە کە باس لەسەر ئەم مۆزوعانەکەیە هەورامیەکان بپارێزێ منەو کێشەیەم نییە من پێم وایە سۆرانی زمانێکی سەر بەخۆیە بەس منەو کێشەم نییە زۆر دەسپاس قسە زۆر ماوە زۆر دەسپاس بەڵێ بەڵێگە زمانی ستاندارد قسە بکەین قیاسی زمانی ستاندارد چێ نووسینە ینی ئێسۆ عەرەبی زمانی نووسین فوسحایە ئەمانەی تر زاراوەیە لەهجەی عەرەبی بێ عێراقی بێ مصری بێ جەزائیری بێ کەواتە زاراوەیە لەهجەیە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە چییە لەگەڵ ستاندارد نووسینە عەفو دەستە خۆش بە مامۆستا گیان بەڕاستی من کە داوەت کرام بۆ ئەم بابەتە کە وتیان زمان و بیرکردنەوە لە بواری فەلسەفیە مێشکم چوو بۆ شتێکی تر پەیوەندی نێوان زمان و بیرکردنەوە ئایا بیرکردنەوە پێش زمانە یاخود زمان پێش بیرکردنەوەیە کە ئەمە دوو بابەتی سەرەکیە کە ئێمە لە فەلسەفەی هاوچەرخە بابەتی سەرەکی فەلسەفەی هاوچەرخ زمانە بۆ کراوە بە زمان چکاڵێ ئەڵێ عەقڵ تابعی زمانە کە عەقڵ تابعی زمان بێت کەواتە زمان لە عەقڵ گرنگترە یاخود زمان لە بیرکردنەوە گرنگترە ئێستا ئێمە نازانین ئایا ئەو دەقانەی کە لەبەردەستمانایە وەکو نەسەقێکی داخرا و سەیریکەید و بیخوێنین یاخود وەکو نەسەقێکی کراوە بۆی پێشکەوین بەڕاستی چکە ئێمە دوو تیۆری جیاوازە
ئەگەر نەسەقی داخراو بێت وەکو ئەوەی کە لە قوتابخانەی مەدارسی بنیێویەکان بنیادگەرایی یاخود تەفکیکیەکان یاخود مردنی نووسەر ئای ئێمە بە چی پێوەرە یاخود بە چ تیۆریەک ئەم دەقانە بخوێنین بەڕاستی من بۆەوە هاتووم بەڵام دوایی کە ناوڕۆکەکەم بینی چوین بۆ بابەتێکی تر بۆ ئەخلاق چوین بۆ نەتەوە چوین بۆ چەند بابەتێکی تر بە داوای لێبردنەوە عفو یەک شتێکی تریش ماوە یەک بابەتێکی تر باسی جەنابەت باسی منطقە کرد من دکتۆرام هەیە لە فەلسەفەی ئیسلامی و منطقە یعنی کتێبیشم هەیە لە بواری منطقی ئەرستۆ لۆجیکی کۆن یعنی هین حاملمان نییە یعنی ئەوەی کە هەیە ئێمە قەزیەمان هەیە قەزیە بەوە تای ڕستە دێت لە منطقە لە لۆجیکی کۆنە ئەوەم زانی باسی نەکەی چونکە مەوزوع و مەحمولمان هەیە مەوزوع و مەحمولمان هەیە کە هەردووچیان حەملە پێوەستی حەمل بەڵێ محمولة بەڵێ 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 جەوهەری یەکەمە بەستی هیۆلاکەیە بەڵێ ئەوە جەوهەر و عەرەزە بەڵێ كان من حملي ذاك مثلا كدلم تمام دلم آزاد مرۆڤ محمد كبر سر آزاد يعني شيء يعني لا خوي كاتيجوري لا يعني تومت بان كردن بەڵێ 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 محكمة واحدة من كل شيء كتب نقرا موضوع عربي كتب أو معناه هنا يعني أرسطو هذا محكمة كانوا لا سونان وبرد وقول إبراهيم لا سكوتوا باشا يعني جورك لا تومت باركبي جاي من الزجم لا سونان أصلا جاب شكلي كزيادة بەڵێ بەڵێ ئەمە هیۆلایە کە مادەی ئولایە دوای ئەوە مادەی دووهەم یە کە مەوزوعە کە ئەو مەحمولە چێتە سەر ئەو مەوزوعە ئەمەی کە لەبارەی وەشتەکان دەڵێت ئەوەی کە لەبارەی وەشتەکان دەڵێەوە بابەتە ئازادە بەڵێ بەڵێ بەس ببوورە مامۆستا هیۆلا لەناو تەبیعەیانە هیۆلا مادەیەکە شتێکی ئیفتیرازیەکە لە تەبیعەیانە دەستە خۆش بە مەوسە بەڵێ 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 تەبیعەتی ئەرستۆیە بڵێ لۆجیکا لەم پەڕ بۆ ئەو پەڕی لۆجیک بە هەر شەش کتێبەکەیەوە بە جەدەلەکەشیەوە مەوزوعی سوورە و هیولا مەطرح نەنەوە بابەتێکی ترە و باسی تەبیعەتەکە ئێمە منطق جیایە و تەبیعەت جیای دەستە خۆش بێ مامۆستاجان دەستە خۆش بێ بەناوی خوای گەورە دەستە خۆش بێ دکتۆر داوای لێبوردنەکە من وەلەو تۆزە درەنگ هاتم بەڵام فریای ئەوەنەی کەوتم کە شتێکم لە لاگەڵاڵە بێ ڕاستەکەی منیش وەکو دکتۆر زیا پێم وا بوو ئەبێ بابەتەکە زۆرتر پەیوەندی بە فەلسەفەی زمانەوە هەبێ زۆری مداخەلەکانیش طبعاً لە دەرەوەی فەلسەفەی زمان بوو بەس ئەوەی کە من لە قسەکانی تۆ تێگەیشتم جەنابەت لایەنگری ئەو ڕەوتەی لە فەلسەفەی زمانە کە پێی وایە زمان تەنیا شکڵە معنە وجودێکی مستەقلی هەیە لە ناو جەوهەری شتەکانایە طبعاً ئەوە جەدەلێکی زۆری تایە لە فەلسەفەی زمانی هاوچەرخە کە ئایا زمان معنایە زمان تەنیا شکڵە فۆرمەکەیە کە تۆ جەنابەت زۆرتر لە یانگری ئەوە بووی من وا تێگەشتم یان فۆرم و معنا بەیەکەوە هەردووکی زمان دروستەکە ئەوەی کە جەنابەت دوتت پێت وایە معناکان هەموو خەڵکتیایە هاوبەشە ئەگەر چی فۆرمە زمانیەکانیشیان جیابێ نەک لەهجە یعنی کورد عەرەب فارس نازم چونکە تۆ دوت هەتا مەسەلەن هەتا معنا زۆرتر ئێمە لە ناو معنایە ئیش بکەین يعني نتوى جاني معانيك بەڵام من لەگەڵ عەرەبیەکە جانی معانی جیاواز دەیتر ئەوە خۆی هەر جیاکردنەوەی فۆرمی زمان لە معنا ئیشکالێکی گەورە دروستەکەوە کۆی کە درێدا هەتا ئەخیری ڕۆیشت یعنی کە پێی وایە هیچ جۆرە پەیوەندیەکی منطقی لە بینی فۆرم و لە بینی معنایە نییە ئەو کاتە زمانە بێتە یعنی سەقفێکی لووس وەکو شوشەکە تایداوی پیاکەی تر کە سویتە سەری بەڕاستی بە پشتاکەی و هەڵەخلیسکەی
ئەو ئەڵێ بە هیچ جۆرێک ئێمە ناتوانین بگەین بە معنە هەر کاتێک کە زانیمان گەشتوین بە معنایەک ئێستا ئالەو کاتەیە ئێمە نەگەشتوین بە هیچ معنایەک لەبەرەوە بەرەو عەبەسیەت ئەڕوا ئەگەر ئەو مەنزوورە بین بە زمان بەڵکم پێم وایە حەڵقەیەکی مەفقود هەیە لەو بینەیە حەڵقە مەفقودەکەش ئەوەیە بریتێ لە کولتور لە سەقافەی نەتەوەکان ئەو کەسانەی کە ئاخێوەری زمانێکن چۆن کولتور معنا تەحویل ئەکا بۆ فۆرمە زمانیەکان ئەبێ ئیلا مەرجعیەت هەبێ لە زمانە یعنی کە مەرجعیەت نەما فۆرمی زمان هیچ پەیوەندیەکی بە معناوە نەما ئەو کاتە تووشی عەبەسیەتێکە بین کە لی دەرناچین لەبەر ئەوە من پێم وایە زمان فۆرم نییە بەو شێوەیە کە ئێمە هاتا لە معنایە ئیشکەین فۆرمەکەمان زیاتر دەوڵەمەند ببێ بەڵکو لە ئەسڵا زمان هەڵگری کۆمەڵێک فۆرمە لەوانەیە ئێمە کەشفمان نەکرد بێ هێشتا لەبەرەوە کاتێک کە تۆ لە معنایە زۆر قوڵ ئەبیتەوە پێویستیشت بەوەیە کە کۆمەڵێک فۆرمی زمانی هەیە کەشفی بکەی بۆ ئەوەی بهێنی ئەو شکڵی کە ئەوەی کە یامسلێف ئەڵێ زمان پێش ئەوەی شکڵێکی خارجی و دەرەوەی هەبێکە و پێ ئەڵێ عیبارە و محتەوا ئەڵێ ئێمە لە محتەوایە زمان ڕێک ئەخەین لە ئاستی معنایە زمان دروست ئەبێ و تەشەکل ئەکا ئەنجا لە ئاستی فۆرم و لە ئاستی شەکلا جارێک تریەیتەوە تۆ مقارنەی ئەدواناکەیتەوە دەستخۆشی دەکەین کاکتۆر چاودڵمان ڕۆشن زۆر سپاس وەڵام من لە پرسیارێکی جەنابتەوە دەست پێەکەم فەرمووت ئێمە زازاکیەک لەگەڵ گۆرانێکە لەگەڵ هەکاری بادینان هەرێکێک لە ئەم زار و شێوەزارانی کە هەمانە چۆن ئێمە ئەزانین کوردین چ ڕایەڵێک ئێمە ئەبەستێتەوە بەیەکەوە ئەوەی کە جەختت لەسەر کردەوە کە معناکانە خۆی لە بنەڕەتە فەرهەنگە ئاوەزیەکەیە لەکسیکۆنەکەیە یاخود ئاوەزمەندیەکەیە کە مێنتاڵیتی ئێمەیە هەمومان یەکەخە لەبەرەوە ئێمە گەورەترین کێشە بەداخەوە لە ئێستاە کە بۆمان دروست بووە ئەوەیە کار لەسەر ئەو خاڵە ناکەین کە بۆتە جەوهەر کڕۆک بۆ پێکەبەستنەوەی ئێمە ئەمەشە بۆتە ئیشکالیەت بۆ پەرتەوازە بوونمان سەرنجێکی ترم لەسەر بەڕاستی تێڕوانینی خەڵکە بەگشتی و چینی دەستەبژێر و ڕۆشنبیر و ئەو بەرامبەر بە ستاندارد و زمانی ستاندارد ئەو دێوە زمە نییە کە هەموو تاکی کوردمان پێ تۆقاندووە هەمومان هەستیار بووین پێی یعنی زمانی ستاندار فۆرمێکی خۆشکراوی میلینەتەوەکێ تۆ لە چەند کایەکە بەکاری ئەهێنی لە ساڵی 1970 کە لە بەیاننامەی ئازای ئازارە مەلا مستەفای بارزانی ئەم شێوەزارەی کرد بە زمانی ستاندارد هیچ هەورامیەک زمانی شیری دیازمانی دایکی خۆی لەبیر چوویەوە یاخود هیچ کرمانجیەک نەخێر چکە ئێمە جارێکی تر تێڕوانینی خەڵک بۆ کە بەداخەوە کرا بە بابەتێکی سیاسی خۆی ڕاستە زمانی ستاندارد ئەبێ دەسەڵاتی لە پشتەوە بێ ئێمە بەپێی یاسای زمانە فەرمیەکان لە پەرلەمانی کوردستان بڵێن بۆ زمانی فەرمی و زمانی ستاندارد یاسا دەرچووە بەڵام جێبەجێکردنمانە اینجا من لەگەڵ بەڕێستا لەوەیە بەڕاستی پێچوانم ئەمە کێشەی خەڵک نییە کردمان بە کێشەی خەڵک یعنی هەموو بنەمایەکی یاخود مەقەوماتێکی بوون بە دەوڵەتی هەر نەتەوەیەک زمانە ئەبێ زمان حاڵێکی هەبێ یعنی ئێستا من پار لە لێژنەیەک بووین لە وەزارەتی خوێندنی باڵا ئەمانویست توانستی زمانی کوردی دانین وەکو ئایلس و تۆفڵی ئینگلیزی بۆ زمانی کوردی ئەوەی کە پێی نەگەیشتین لە وەزارەت بڕیار درابێ بە دوو شێوەزار بێ ئەمە ناکرێت بیانێک بێتە سێ پارێزگارەوە چوارە پارێزگای هەرێمەکەی منەوە خۆی دوو فێری دوو شێوەزار کات بەڕاستی ئەبێ ئێمە جارێکی تر ئەوانە بخینەوە سەر ڕێچکەی خۆی خاڵێکی تر جیاوازیەک هەیە لە نێوان زمانی بەرز و زمانی ستانداردا کاکتۆر زمانی بەرز ئەگەر مەبەستەکەت لە زمانی باڵا ئەو زمانە باڵایە بێت کە بەسەرە نالی پێنووسیوە مەحوی پێنووسیوە خانی پێنووسیوە ئەمە جیاوازە لە زمانی ستاندارد ئێمە زمان بۆ ئەوی باڵاکەین کۆمەڵێک ڕێچکەی هەیە بیکەین بیگرینە بەر یەکێک لە بنەما هەرە گرنگەکانی ئەوەیە کە ئەبێ ئێمە بەڕاستی زمانی ستانداردمان هەبێ ئەبێ زمانی پەروەردەمان یەک بێت ئەبێ زمانی ڕاگەیاندنمان یەک بێ یەک ڕێنووسمان هەبێ کە کۆمەڵێک ئێمە وەرگێڕانی پێ بکەین ئێمە جارێکی تر قوڵتر ئیش لەسەر زمانکەینەوە پرسیارێکی ئێستا لێرا خۆی زەقاتەوە بۆچی لەم سەردەمە نالی دروست نابێتەوە بۆ مەحوی نابێت ئایا سەرچاوی دەستگەیشتن بە زانیاریەکان سەردەمی نالی
باشتر بۆ یاخود ئێستا نەخێر ئەوە چۆرتی و جۆرەتی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ واتاکان لەگەڵ دنیابینیەکان لەگەڵ ئاوەزمەندەکانە بۆیە بەڕاستی بێت جیاب بکرێتەوە زمانی بەرز لەگەڵ زمانی ستانداردا کە من وا تێگەیشتم جەنابەت بە هاوتایەک بەکاردێنا و دەستان خۆش دکتۆر بەهمەن تاهیر کاک عرفان گیان لە ڕاستیە ئەو بۆ چونانی کا عرفان وەڵامی ئەو گرێکوێرایەتەوە کە هەموو جارەیە ماڵین کورد بۆچی دەوڵەت نەتەوەی لەسەر دەمینە بۆ دروست نەبووە یەکێکڵێ لە بەرەوەی یەگرتو نییە یەکێکی دیکەیاڵێ لە برەوەی خێڵ بووە بیری لەوە نەکردەوەتەوە ئەوەندە عەقڵی سیاسی پێگەی و نەبوو لە قۆناغا بیر لەوە کاتەوە بەڵام لە کاتێکا بینی لەو قۆناغا عەرەب خێڵ بووە هەمووی خێڵ بووە و هەروەها شتی وا بۆ بە دەوڵەت کە ڕۆشنبیری ئەشگا خرابەوە بە چاو بەراوردیکەی لەگەڵ کووردا ئەم بۆ چوونانە وەڵامێکی دەقیق ناداتەوە بۆچی کورد نەبوو بە دەوڵەت بەڵام لە هەمان کاتە ئەو دیدەی دکتۆر عرفان گریمان من ئێمە ناو دیدەکەی دکتۆر عرفانەوە هەندێک پرسیارەکەم لەنایە ئەو مۆنادانەی کە با بڵێم ئیتنیکە کوردیەکان مۆدانە کوردیەکانن با بڵێم کۆی ئەمانە کوردبوون دروزەکە ئایا چوونیەکردن ئەگەر لە ناو دەوڵەت نەتەوە دروست بوو بێ بۆ ئەوەی دەوڵەت نەتەوە دروست بێ ئایا لە ناو مۆنادەکانە چه چوونیەکێکێتەوە عالەمی معانی هەیە بەڕاستی عالەمی معانی شتێکی میتافیزیکە لە من تێنەگەشتم فریانەکەوتی ڕوونی کەیتەوە عالەمی مەردودات چییە یعنی ببورن ئەوەتەوە پەلەم لێ عالەمی مەردودات چییە ڕوونیە لە ڕاستی ئەمە بۆ من بۆیە ئەکرێ ئەوی جەنابەت وەڵامی ئەو پرسیارە باتەوە سیستمی نوێ ناتوانێ مۆنادە کوردیەکان لە یەک چوارچێوەی سیاسیا کۆکاتەوە ئەکرێ ئەم وەڵامە بداتەوە بەڵام وەڵامی ئەوە کە بۆ من ڕوونیە ئەی ئەگەر لەم لەحزە دەوڵەت نەتەوە کورد کۆ ناکاتەوە سیستەمە نوێکە وەری ناگرێ ئەی چی وەریەگرێ چاوەڕێی چیکەین یانی خۆمان نەتوانین ئەمە بکەین ئایا هێزێک خوایەک لە ناو ئێمایەتە دەرەوە وجودمانەیاتێ یا چی ئەتوانێ ئێمە لە سەردەمی ئێستادا وجودێکمان پێ بدا کە نەفەوتێن بە مانایەکی دیکە چکە ئەوانەی کە فیوچەرستنەوەی کە ئایندە ناسن پێیان وایە لە 80 ساڵی ئایندەدا سێ زمانی جیهانی دەمێنێتەوە ماندرینە ئینگلیزیە سپانیا ئەوان دیکان وێدە لۆکاڵ و بچوو بچوو گەبنەوە تا بەرەو نەمانەچن یعنی پرسیارەکەی من جارێکی لە تۆ کەمەوە ئەگەرم چوارچێوە سیاسیە نەتەوە یا ئێمە کۆناکاتەوە شتێکمان بە دروست ناکە ئەی لە تێگەشتن و کوردناسیەکەی تۆدا چی ئێمە دوالەیەکە وجودمان هەبێ نەفەوتین سوپاس دکتۆر گیان دکتۆر گیان دەستخۆش طبعا ئەم جۆرە بابەت و باسانە یەکێک لە گرفتەکانی ئێمە کێشە نیە گرفتمان هەیە ئێمە کێشەمان کەمترە چکە کورد کێشەی نیە بەداخەوە یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەوەیە طبعا ئەمە لە باەخی دانیشتنەکە کەم ناکەمەوە زۆر گرنگە سوپاس بۆ خاڵ و مامۆستا تۆفیق و هەر کەسێک هەرکی کێشاوە ئەم بابەتانە ئەو جۆرە هەویرانن کە ئەو زۆر زۆرە کێشن ئەکرا ئێمە بابەتەکە پەیوەندی نێوان زمان و بیرکردنەوە پەیوەندی بابەتێکی زۆر ئاڵۆز و درودرێژە و لە ناو زمان و بیرکردنەوە پەیوەندی نێوان زمانی کوردی و بیرکردنەوە دیسان بابەتێکی زۆر دوورودرێژ و ئاڵۆز من لەسەر یەک و شەقساکەم چکە دەرفەتەکەەوە نەکەمە ئەگە درێژەی پێبین تۆزێکی پێچێک کاگەڕازێک سەڵێ سوپاس جا سوپاس یعنی واز تاوە بەسە وشەی ئێمە زمانی کوردی بە تێگەیشتنی من زمانێکی نیمچە کشتتوکاڵیە ئەگەر ئێستا دەستکەی نەژماردنی وشەی کشتتوکاڵی لە لاو زمانی کوردیە کە بووە بە وشەی زانستی و سیاسی و ئاینی و تا دوایی کێشە گێرە تەنگ چەڵەمە هەتا دانوستان کە گەنمیاندا و تریان سندووە نازانم چی شتێ دەشتێ سنی هەتا زۆرن ئێوە لە من باشترەزان ئەم زمانە نیمچە کشتتوکاڵیە بۆی بۆمان دەرکەوێ کە پەیوەندی لە نێوان زمانی کوردی و بیرکردنەوە پەیوەندی لە نێوان زمانی کوردی و ژیریە چییە من بەس تەنیا باسی یەک وشاکەم چکە لە بابەتەکە باسی کرد وشەی کەلتور کە خۆی لە ڕاستیە وشەی کەلتورە و پەیوەندی بە کێڵان و تەڕی زەوی و پەڵەدانەوە هەیە ئێستا ئێڵێم چۆن ئەگەر لە هەر کەسێک بپرسی لەسەر وشەی کەڵچەری ئینگلیزی بیکاتەوە بە زمانەکەی خۆی خێرا ئەیبا بۆ کێڵان و جووت و جوتیاری بەڵام کەمترین کەسیان نەزانن پەیوەندیەکە چییە بۆچی مرۆڤێک خەریکی بیرکردنەوە بێ یا بیرکاتەوە نەک خەریک بێ بۆچی مرۆڤێک خەریکی نووسین بێ خەریکی بە دواداچوون بێ ژیرانە هەڵسوکەوت بکە
خێرا ئەم بابەتە ڕاتە ناو بابەتی کەلتورەوە کێڵان جووتکردن لێرا پەیوەندی چێمە بابەتەوە بۆچی کەسم پرسیارەی نەکردووە ینی کێڵان و جووتکردن پەیوەندی چیە ئەو بابەتی کشت و کاڵە مرۆڤ ئەگەر توانین و زانین نەبێت توانای جەستەیی و زانینی عقلی زانینی زەینی ئەگەر ئەم دوانی نەبێت ناتوانێت کشت و کاڵ بکە کاتێک ئەم دوانەیە هەبوو توانی کشت و کاڵ بکەواتە مرۆڤێکی بیرکەرەوەیە واتە مرۆڤێکی ژیرە لەناو کوردەکانە هەر کەسێک خەریکی کێڵان بوو بێ خراوەتە چوارچێوەیەکی کولتوریەوە کە من پێڵم کێڵتەڕی کێڵان و تەڕەکێڵ و تەڕەکاڵ و قوڕەکێڵ و هەتا دوایی ئەوە نامێت زۆر لەسەری بێژم کەرەکمە زۆر بە کورتی هەنێش بترشێنم بەسەرێکەوە وەکو سەرقەڵەم و سەرەداو بۆیە ئەخجا دەستخۆش نەوەڵا ئەمە دوو سشتی کورت هەڵێم و کۆتای پێن بۆیە ئەگەر بکرایە ئێمە هەر لە سەرەتاوە بابەتەکە لەسەر پەیوەندی نێوان بیرکردنەوە پەیوەندی نێوان زمانی کوردی و بیرکردنەوە بواە ئەمانتوانی لەسەر ئەمە زیاتر قسە بکەین و دەرفەتەکەش کەمە دەرفەتەکە زۆرتر وایە باشتر بوو دەستان خۆش و دەمتان خۆش وڵا قسەی تر زۆرە بەڵامی تو خۆڕیاز ئەوە ناڵێت دەست خۆش و دەم خۆش واز بێنێ ینی وەکو شتێ وەڵا جا من بە ئەگەر ڕێگەم بدەن بە و جەماعەتی زمان دەست پێ دەکەم ئەو پرەوانەی کە پرسیاریان لەبارەی کە کۆڕەکە لە ڕاستیا سیمینارەکە و یا گفتوگۆکە دەبایە لە بارەیە و بابەتەوە وایە لەبەرەوە بەس ینی من چاوەڕێەوە بووم کە ئەوە بێ بەس لە ناو مەجلسەکە هەستم کرد بابەتەکە زمان نییەوەی کە هاتووە دەبێ شتێکی تر بەڵام هەندێک لەبارەی زمانەوە بۆەوەی هەر زمان و بیرکردنەوە ئەو پرسیارانەی کە کران هەندێک شت ڕوون دەکەمەوە زمان ناسی مۆدەرن یەکێک لە کێشە گەورەکانی ئەوەیە لە ینی پرسی پەیدابوونی زمانی خستەلاوە و هەر لە دیسۆسۆرەوە کە هەر خۆی دەڵێ ینی دیسۆسۆر خۆی بە نەسەن ئەوە دەڵێ کە ئێمە بیرکردنەوە لەوەی کە زمان چۆن پەیدا بووە وەکو وایە بیر لەوە بکەینەوە ئادەم چۆن پیا بووە هەنی لەبەرەوە ئەمە کێشەی مەوزوعێکی زانستی و وەکو بڵێ زمانێک کە لە ئینسانەوە دێت لەگەڵ ئادەمێک لەگەڵ بەشەرێک ئەمە دووشتی زۆر جیاوازە زمان بوونەوەرێکی مرۆیە مرۆڤ لە مرۆڤەوە پەیدا دەبێت تا مرۆڤ نەبێت زمانیش نییە بەڵام ئادەم بوونەوەرێکی سروشتیە لەبەرەوە ئەم ئەنالۆگیە لە ئەساسەوە ئەنالۆگی سۆسیێری غەڵەتە و لێرەوە هەز دەکەم پرسی بوونی زمان ئەم پرسە بە یەکجاری لە ناو زانستی زمانی مۆدەرنە پەکی خرایە دواوە ینی لە بیر برایەوە کام پرسە لە بیر برایەوە و کاتە زمان تەناچیە زمان وەکو ئەوەی کە ئێمە کاری پێ دەکەین ینی زمان لە بەکارێنانە ئێستاەوە هەمووی کە چۆمسکی کردی ئیشکردن بوو لەوەی زمان چۆن ئیش دەکا نەک زمان چۆن پەیدا دەبێت ینی بۆچی بۆ نمونە کورد ئەم نظامە لە زمانی سیستەمە زمانی هەڵبژاردووە بەڵام عەرەبێک سیستەمێکی تری هەڵبژاردووە بۆچی بۆ نمونە مۆرفۆلۆجیای عەرەبی لە ڕێگەی شکلی وشەکانەوەیە لەگەڵ کۆمەڵە مۆرفیمی وشەدارش بەڵام هی کوردی لە ڕێگەی وشەی تریشەوە جگە لەو مۆرفیمە وشەدارەژانە تۆ وشە دووز دەکەی ئەمە بۆچی ئاوایە بۆ ئایا ئەمە هیچ پەیوەندیەکی بە بەشەکانی تری کولتورمانەوە هەیە ینی ئەو سیستەمە زمانیەی کە زمانی کوردی یا زمانە کوردیەکان ئیشی پێ دەکەن ینی ئایا هیچ پەیوەندیەکی بە ئێمەی کوردەوە هەیە بوونی کوردیانەی ئێمەوە هەیە ینی زمانی کوردی بۆ نمونە زمانە کوردیەکان بەچی کوردی دەتوانین لە ڕێگەی ئەمەوە جواب بینەوە دەتوانین لە ناو ڕێزمانەکەیە لە ناو مۆرفۆلۆژیەکەیە ئێمە جوابی ئەم پرسیارە بدەینەوە ئەمە تەبان فەرامۆش کراوە لە ناو زانستی زمانە فڕێدراوە نەگەرەوە فەرامۆش کراوە زانستێکە زۆر گرنگە لە ناو زانستە مۆدێرنەکانە دەبوایە هەبوایە ئەویش زانستی نەتەوەیە ناسیۆنۆلۆگی نییە ناسیۆنۆلۆگی لە ناو زانستە ئەوروپیەکانە وجودی نییە فەرامۆش کرا ئێتنۆلۆگی هەیە
سۆسیۆلۆژی هەیە ئەی ناسیۆنۆلۆژی کووە بۆچی ناسیۆنالیزم بۆچی ناسیۆنۆلۆژی نا لە کاتێکە ناسیۆنالیزم ئێمە دەزانین بە هیچ شێوەیەک عیلاقەی بە زانستەوە نییە ناسیۆنالیزم زانست نییە ناسیۆنالیزم بزوتنەوەیەکە پرۆگرامێکی هەیە بۆ جێبەجێکردن کە جێبەجێکردنی پلانێک کە پلانەکە بڵێن بۆ جێبەجێکردنی پلانەکە چیە دروستکردنی نەتەوەی ئەی نەتەوە چۆن دروست دەکرێت لە ڕێگەی چون یەکردنی کولتوریەوە ئەی کوان ناسیۆنۆلۆژی نییە دەبێ ئەمە پرسیار بکەین زانستە ئەوروپیەکان بۆ ناسیۆنۆلۆژیان فەرامۆش کرد بۆ نییە بۆ تەرکیان کرد باشە ناسیۆن گرنگترە یا ئتنۆس یا ئتنی کامیان دەوڵەتەکان هەمووی بە نەتەوە پێناسە دەکرێن بۆچی بە ئتنیەکان پێناسە ناکرێن باشە لە ناناسیۆنالیزمە ئەی بۆچی ئتنۆلۆژی هەیە بۆچی ناسیۆنۆلۆژی نییە ئەمە یەکێکە لەو پرسیارانە کە ینی دەبێت لە زانستە ئەوروپیەکانی بکرێ و ئەم پرسیارە بە هەمان ئەو ینی ڕەبتی بەو پرسیارەوە هەیە کە دەڵێم بوونی زمان لە زانستی زمانی مۆدیارنا پڕەدرایە دەرەوە و جێگەی لە کۆڵینەوە نیە ئەسڵەن کوفرە تۆ وەکو باسی بوونی زمان بکەیت دەبێت ئیش لەسەرەوە بکەین زمان چۆن کار دەکات وە زانستی زمانناسی مۆدێرن لە دیسۆسۆرەوە لەگەڵ ستراکچەرالیزمە ئیتر کارەکە ئەوە بوو ئەم زمانە چۆن ئیش دەکاوەکو مەکینەیەک وایمە چەند چۆن ئەو سیستەمە هەڵێنجین و چۆن کارکردنەکەی هەڵێنجین چۆن بتوانین ئەوە گەرانەی کەتیایەتی و ئەم سیستەمە ئیشی پێ دەکا دیاریان کەین و چۆن بتوانین ئاسۆی ئەگەرەکان دیاریکەین ینی ئەم ئەگەرانە چەندن بۆ ئینتاجکردنی ئەو جوڵە زمانیەی کە هەیە و لێرەوە زمان دەبێ کە تۆ هێنات لە بوون داد بڕی ئەو کاتە زمان معناوەوەی کە باس دێمە سەر ئەو بابەتەی کە ینی ئەسەن ناو لەگەڵ ناو لێنراو باشە ئەمە خراە دەرەوە ئەمە نایەوە ناوی شتێکە ئەوە شتە و ئەمە ناوێکە سۆسۆرات ئەمەی لابرد لە جاتی ئەمە چی دانا ئاماژە پێدەر و ئاماژە پێدراوە باشە شتێکیشی وەهمیشی دروست کرد بە ناوی ئاماژەوە کە ئاماژە عیبارەتە لە پێکاتەیەک لە دال و لە مەدلول لە ئاماژە پێدەر و لە ئاماژە پێدراوە ینی ئێمە ئێستا قسە دەکەین بە ئاماژە قسە دەکەین ئەم ئاماژە هەڵگری هەم فۆرمە هەم هەڵگری وێناکەیە معناکەیە باشە بەڵام ئایا فعلەن ئەمە کە من ئێستا قسەی پێ دەکەم کە من لەگەڵ تۆ دەڵێم درەخت پیاو خوا مرۆڤ نا هەر شتێکی تر ئەم موشانەی کە دەریان دەبرم ئایا فعلەن وێناکەیان لەگەڵایە ئایا ئەمە تەنها دەوالەکانە من دەیگەیەنم بە تۆ ئاماژە پێدەرەکانە دەیگەیەنم بە تۆ یام وەکو ئەو دەڵێ هەڵگری معنایە وەکو عملەیەک وایە ئەگەر دڕاندە دەردووسری دەدرێت وە شتێکی وا لە ئارانیە ئەمە ینی شتێکی دروست کردووە کە وجودێکی واقعی نییە و من تەنها دەوال نەقڵ دەکەم بۆ تەنها ئاماژە پێدەرەکان نەقڵ دەکەم من دەڵێم ئازاد معناکەی لەگەڵ نییە ئازاد دێ بۆ لای تۆ معنا لای تۆیە لەوێ لەگەڵ معناکەی کە لای تۆیە ئەو وێنەیە دەجوڵێ ڕەبت دەبێمەوە تێدەگەیت لەبەر ئەوە ئێمە معنا لە ئاماژەکانە کە دەینێرین لە ڕاستیە مەدلولات نانێرین ینی هەر لە ئەساسەوە زانستی زمان کێشەی تایە و ئەم سێگۆشەیە دروستکرا شتێک پێکاتەیەکە ئاماژە پێکاتەیەکە لەم دال و مەدلول و ئاماژە کامەیە ئەوەیە کە من دەیڵێم ئەمە وانە بەس ئەمە کە وای لێکرا ئەساسێکی تر هەیە بەرلەوە ئەویشەوەی پەیوەندی ناولێنراو دال و مەدلول هەر ڕەمەکیە یانی چیە ڕەمەکیە یانی کورد بە هەڕەمەکی هەر لە خۆیەوە بێ هیچ شتێک بە درەختی وت درەخت بە شاخی وت شاخ بە داری وت دار عەرەبێکیش بە هەڕەمەکی وتی شەجەرە وتی ئەمانی ناملێنە ینی ئەمە هەڕەمەکیە هەڕەمەکیە ینی چی ینی چۆن هەڕەمەکیە ینی هات بۆی هات هەر لە خۆیەوە هەڕەمەکی باشە ئەم پەیوەندیە هەڕەمەکی بینی دال و مەدلول کە سۆسۆر زانستی زمانی لەسەردا دەمەزرێنێ لە ئەساسەوە محاوەرەیەک هەیە محاوەرەکانی ئەفلاتون بە ناوی کراتیلیۆسەوە کراتیلیۆس مناقەشەیەکە لە بینی سوکرات و هۆرمۆنۆگۆس ڕێک ئەم بیر و باوڕەی دیسۆسۆری هەیە ینی
ئەمە شتێکی تازە نەبوو ئەمە لە هەرمۆنۆگۆسەوە وەرگیراوە کە و پێی وابوو پەیوەندی دال و مەدلول پەیوەندێکی هەڕەمەکیە طبعاً سوکراتیش پێی وایە پەیوەندیەکی هەڕەمەکی نییە دەڵێ پەیوەندیەکی سروشتیە بەڵام ینی وەکو بڵێ سروشتی بوونەکەی ئەو پەیوەندیە تهدیدکردنەکەی بۆ ئەم سروشتی بوونە بەڕاستی نەگەیشتوەتە ئەنجامێکی ئەوەی کە ئیتر تۆڕازیکە ینی تەمەنەمانە هەمووی کە من باسییان دەکەم ئەوەیە کە لە ناو زمان خۆیە زمان ناسی لە ناو زمانە ئەوەی کولتوریە دەریهێنا وە کردی بە ئامرازێکی کە ئێمە دەتوانین لەم ئامێرە بکۆڵینەوە لەبەرەوە هەر لە ناو دەوڵەت نەتەوە ئەوە نییە کە ینی وەکو بڵێ تۆ نەتەوە دەیە بەبێ فعلەن نەتەوە ینی نەتەوەیەکە دەیە بەبێ نەتەوە وە زمانێکە دەیە بەبێ ئینە کولتوریەکەی زمان لەوێ هیچ نییە جگە لەوەی کە من کۆمەڵێک لای ویتگنشتاین ئێمە دەتوانین زۆر بە ئاسانی وشەکان بگۆڕین بە ژمارەکە دەتوانین لێرە کۆمەڵەشمان داناوەیەکیان 1 2 3 4 5 من بە تۆ دەڵێم لە جاتیەوەی بڵێم ئەو کێکەم بۆ بێنە دەڵێم یەکم بۆ بێنە تۆ بە ئاسایی دەتوانی ئەوەم بۆ بێنی دەڵێم دوو دێنی باشە لێرەوە زمان لەبەر ئەوە زانستی ئەوروپی دەیەوێ هەموو شتێک بێنێ ینی بیخاتە ناو حەقلی تەجربەوە و بیکاتە بابەتێک بۆ وەکو چۆن زانستە سروشتیەکان بابەتەکەیان بابەتێکی مادیە بێنێتە ئەو شوێنە چونکە میتۆدەکە لە ئەساسەوە میتۆدەکە بۆ سروشناسی دروستکراوە بۆ کولتورناسی دروست نەکراوە لۆجیکی ئەوروپی لۆجیکێکی سروشناسە کولتورناس نییە لێرەوە دەبێ ئەمە بکات بە شتێکی لەو بابەتە بابەتێکی لەوەی کە لۆجیکەکەی بتوانێت شی کاتەوە لەبەرەوە کولتوریان لە ناو زمان نادەرێنا کە ڕۆحی ئەم زمانەیە و پرسی بوونی زمانیان ئەم زمانە چییە خستە لاوە لێرەوە ڕەبتی بینی زمان و نەتەوەشتە بە نامێنێ ئەو کاتە هەموو زمانەکان زۆر ئاساییە وەکو گێلنەر دەڵێ زۆر ئاساییە هەر زمانێک بێنی خی دەکرد زمانی ینی زمانەکە هی ئەو ئیتنیانەش نەبوو کە لە ناو چارچەوەی دەوڵەتەکان تۆ دەتوانین نەتەوەی پێدوستیت گرنگ ینی زمانەکە خی دەکرد مردوو بوو قسەکەری پێ هەر قسەکەری نەبوو وەکو ئەبری تۆ دەتوانی لە گۆڕەکە دەری بێنی تۆ بیکەیتە زمانی نەتەوە بۆچی چونکە تۆ دواترەمە تامیم دەکەی لە ڕێگەی پرۆسی خوێندنەوە ینی کێشەکە نامێنێ ئەوەی مشکلەی کوردەوە لە سەرەتاییەکەشا باسم کرد ئەوەیە ئێستا ئەم زانستی زمانە کە ستاندارد بۆ نمونە ستاندارد و ناستانداردت هەیە و ئەم تەقسیمە بۆ ستاندارد و ناستاندارد بە لۆجیکێک کراوە لەگەڵ ئەوەی کوردان نایەتەوە ئەسڵەن زمانی ستاندارد من لە جارێکی تیش باسم کرد وشەی زمانی ستاندارد هەر وشەیەکە غەڵەتە خۆی لە ئەساسەوە غەڵەتە بۆچی غەڵەتە یانی چی زمانی پێوەەر زمانی پێوەەر وشەکە وەرگن زمانی پێوەەر زمان هەیە پێوەەر بێ باسی بڕیاری فۆقی وشت ناکەم دکتۆرگیان باسی بە بڕیاری فۆقی نا من فەحسی وشەکە دەکەم زمانی ستاندارد ینی زمانی پێوەەر چ زمانێگەیە پێوەەر بۆ چی دەبێت پێوراوەکەی هەبێ کوا پێوراوەکە سۆرانی کە بۆ نمونە بوو بە زمانی پێوەەر دەبێتە پێوەەر بۆ هەر گروپە زمانیە کە هەیە و ئەم زمانە وجودێکی نابێ ئەگەر بێت و لەگەڵ ئەو پێوەرایە یەک نەگرێتەوە کام پێوەرە ینی دەبێت بیکەیتە هەورامەکە بکەیتە سوۆرانی جا ئەویش دەبێ بە پێوەەر کە بوو بە سوۆرانی دەبێت یەک زمان هەبێت باشە ئەم زمانی پێوەرەکە کامەیە لە ڕاستیا زمانی پێوەەر نییە زمان لە خۆیە ڕێزمانێکی هەیە ڕێزمانەکە پێوەری زمانەکەیە لە بەکارهێنانە ئەم ڕێزمانە تۆ دێنی یەکێکە لە قسەکردە هەڵەیەک دەکا ئەم ڕێزمانە ینی لۆجیکی بەکارهێنانی زمانەکە ڕێزمانەکەیەتی لە ڕێگەی ئەم ڕێزمانەوە تۆ دەیت نایەڵی غەڵەت بەکارهێنانی زمان ڕوو بدا بە هەڵە زمان بەکاربێنێت باشە و لێرە دەتوانانی تۆ قیاس دروستکەی قیاس دروست دەکەی بۆ ئەوەی گفتوگۆی خەڵکی نووسینی خەڵکی ئەو غەڵەتە زمانیانەی کە دەکرێن تۆ بەم قیاسە ڕاستیان بکەیتەوە قیاسەکە چییە ڕێزمانەکە لەکوێ هەڵدەێژێ لەو زمانەی کە تۆ دەیکەی بەستاندارد کەواتە بابا زمانی باسی سیاست ناکەم ئێستا من لە ناو زمانم من ئێستا لە ناو زمانم باس لە زمانی ستاندارد دەکەم وەکو زمان ناسیە قسەی لەسەر دەکەم من ئێستا نەک وەکو ناسیۆنالیزم قسەی لەسەر ناکەم
وەکو ئەوەی کە زمان سیاسی دەبێتەوە ئەی چۆن مشکیلەکە ئەوەیە ستاندارد ینی پێوەەر کەواتە شتێکمانەیە پێوراوەکە چییە؟ کە زمانەکەیان کردووە بە ستاندارد لە جاتی ڕێزمانەکەی چونکە ڕێزمانی سۆرانی ستانداردی سۆرانیە پێوەرەکانە ینی پێوەری سۆرانی ڕێزمانەکەیەتی نەک زمانەکە خۆی بەڵام ئێستێمە دەڵێن زمانی ستاندارد لە کاتێکا ڕێزمان خۆی تاسەکانن پێوەرەکانن ینی سۆرانی قیاسی خۆی هەیە قیاسەکەی چییە؟ عیبارەتە لە ڕێزمانەکەی باشە ڕێزمانەکەمان هەڵێن جا زمانەکە دەکەینە قیاسی بە معنا دروستەکەی بەو معنای ناکە بۆ زمانی ستاندارد دراوە ینی ئەو کاتە زمانی ستانداردت نییە ڕێزمانێکە دەیە کە ئەو زمانەیە ئەو ڕێزمانە ستانداردی ئەو زمانەیە قیاسەکانیەتی باشە ئەلێرای ئەمە تووشی چی دەبین کە زمانێکە بوو ستاندارد بوویان یاوانیتر ستانداردن ینی لەهجەن باشە ئەمانەی لەهجەن هەتایە لەهجەن لە کاتێکە ئەو پێوەرەی زمانەکە کە ڕێزمانەکەیەتی هەرگیز بۆ هەورامیەکە بۆ کرمانجەکە نابێت کە من بە ڕێزمانی کرمانجەکە بێم سۆرانەکە یا کرمانجەکە یا هەورامەکە یا فلانیە بیپێوەم باشە لە ناو کوردیا وەک کورد بوون دەخوازێ هەر یەکێک لەو زمانە ئێتنیانە کە من دەڵێم ئێتنی مەبەستم یەکەی کولتوریە کە دەڵێم ئێتنی پێناسەکەی لای من یەکەیەکی کولتوریە ئیتر ئێتنیەکە معنای تری پێ دەردێ ئەوە من مشکلەم نییە یەکەی کولتوری کۆمەڵە یەکەی کولتوری ئۆتۆنۆم هەن هەورامی سۆرانی فلانی ئەمانە هەر یەکەیان کورد بوون دەخوازێ پێوەرە زمانیەکەی لە ناو خۆیان بەیانی چی یانی ڕێزمانەکەی خۆی پێوەری خۆی بێت هەورامی ڕێزمانی هەورامیەکە پێوەرە بۆ ئەوەی بە دروستی بە هەورامی قسە دەکرێت دەنووسێیانە سۆرانیەکە پێوەرەکەی لە ناو خۆیەتی ڕێزمانەکەیەتی کە بەپی ئەوە نووسین و قسەکردن ڕاست دەکرێتەوە ینی پراکتیکەکە ڕاست دەکرێتەوە کرمانجی هەر بامانشەوە و هەر یەکە لەمانە پێوەرەکەی لە ناو خۆیەتی کێشەکە ڕێک لێرە دروست دەبێ ئەوروپیەکان هاتن وتیان ئێمە دەبێ ئاین لە سیاست بێنینە دەرێ دین و دەوڵەت لە یەکتر جاکەینەوە باشە بۆ هەردین بۆ کۆی کولتور نەبوو بۆچی زمان و دەوڵەت لە یەکتر جا نەکەینەوە چی لە مەوزۆع دەگۆڕێ ئەگەر زمان و دەوڵەت جا بکرێنەوە لە یەک چی دەگۆڕێ هیچ ناگۆڕێ عەرەب کێشە دروست نابێ ئێستا لە ئەڵمانیا بۆن جەزائیریەک بۆ پێت وایە عەرەبی فوسحا دەزانێت دەبێ متەرجمێک تەرجەمەی بۆ بکات لە محکەمە جەزائیریەکە بزانێ میسریەک دەبێ میسریەکە بزانێ ئەمە حەج یەکبوونێکی دروست نەکردووە لەناوە کاکە دکتۆریان من لەوێ بووم خێزانم لە محکەمە ئیشی دەکرد وە تەرجەمەی دەکرد وە کەسێک جەزائیری وایە ئەم ڕەدی دەکردەوە چونکە جەزائیریەکەی نەدەزانێت کابرا سووری وایە دەبووە ئەم دەیزانی سووریەکەی دەزانی عراقیەکەی دەزانی بەڵام جەزائیری و مەغریبی و فلانی و ئەمانەیە نەدەزانی وە دەبێت مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ئەم ماوڵاتیە عەرەبیە کە زمانێکی ستانداردی هەیە دەچێتە ئەڵمانیا ئەم زمان ستانداردە وجودی نییە ئەمە لاجەکەی خۆی بەکاردێنێ ینی ئەمە وەهمە کە من میسری بوو هەندەسەی تەواو کرد بوو وتم بە عەرەبی فوسحا قسە بکەوتی ناتوانم ئەو کاتە بەڵێ ئەخە مشکلەکەی ئێمە ئەوەی کە هەمانە دیالێکت نییە ئەوەی هەمانە دەن و پێی دەنووسین وەکو خۆت فەرمووت کامتان بوو کە باسی ئەوەی کرد ستانداردیانی زمانی نووسین ئێمە کۆمەڵێ زمانی نووسینمان هەیە ینی باشە با پێناسەی ئەسڵەن مەوزوعی دەمەوێت ئەوە بڵێم لۆژیکی ستاندارد دیالێکت هەڵەیە بۆ زمانی کوردی ئەمەی کە لە کوردیا هەیە تۆ ناتوانانی پێی بڵێ دیالێکت ناشوانی پێی بڵێ زمان وەزیفەی زمان دەکا لەبەر ئەوە یەک دانەژنیە ناتوانانی پێ بڵێ زمان باشە ینی
زمانی فەرمی دەوڵەت هەمومان تێ بگەین ئیدارە بە بەڕێوە بچێ ئەوە دەکرێت بۆ نمونە نووسیمان تێ بگەین بخوێنین. بۆ نمونە دەکرێت ئینگلیزی بێنین هەموو بەسە مناڵەکانمان ئینگلیزی دەزانن ئەوەیان هینکەین ئەمە بەس ئەمە ئیلاقەی بە کولتورەوە نیە ئەمە ئیلاقەی بە ئیش و کارەوە هەیە ئەمە ئیلاقەی بە پیشەوە هەیە زمان پیشەیی کرایەوە گەل نەرخۆ دەزانی چی دەڵێ ئەڵێ ناسیۆنالیزم بە ناوی نەتەوەوە خەریکی دروستکردنی کۆمەلگای پیشەسازیە کۆمەلگای پیشەسازی دەخوازیە زمان لە کولتور دابڕنێنی یاندای برنی بیکەیتە شتێک ئامێرێک و تەواو و هەموو ناڵێم زانستی زمانی مۆدێرن لەسەر بە ئامێرکردنی زمان ڕاوەستاوە و دەبێ ئەم زمانە ئامێریکەیتەوە باشە لە کولتور دەری دەکەی و لێرەوە شەرعیەتی لە چێ وەرگرتووە لە کولتور دەریکە لە مەوزوعی زمانچیەی فرەداوەتە دەریان پرسیارە چونکە زمانچیە یەکسەر ڕەبتت دەکا بەنەتەوە یەکسەر نامۆزوعەکە بە وەڵام گەیشتن نییە هۆمبۆلت بۆ وەڵام دەگات بۆ هۆمبۆلت بۆ زمان ناسی هۆمبۆڵتی دەخرێتە لاوە هۆمبۆلت لە مقەدمەکەیە بڕۆ بیخوێنەرەوە نەگەر هۆمبۆلت لەناو ئەڵمانەکانە محاولەیەکی باشە بوو بۆ ئەوەی کە زمان و گیانبینی ڕەبت بکرێ بەیەکەوە و محاولەکەی هۆمبۆلت باشترینی محاولەکان بوو باشە فێختار محاولەی هەیە و بەل لەویش ینی کۆمەڵی محاولات دەیە بەڵام ئەمەی کە ئەمان کردیان لە ڕاستیە زانستە باوەکە خستیە لاوە باشە ینی زانستی زمان بوو بە شۆفۆری ئیتر هەمبۆڵت ون بوو تەنانەت ینی یاریەکی زۆر سێر چۆمەسکی دەکات ئەڵێ زاهینەکەی من هەمبۆڵتویە تۆرەکەی من لە کاتێکە هەمبۆڵتی نییە لە کاتێکە ئەو ئەسڵەن لای ئەو زمان ئامێرەکە دەیەوێت شی کاتەوە کە ئەم سیستەمە چۆن ئیش دەکا هەمبۆڵت باسی کولتور دەکا باسی گیانبینی دەکا باسی ینی بە معنایەکی ڕاستەقینە لە ناو کاتێ ئەمە کولتور لە زماندا دەبڕین لە هەمان کاتا لە نەتەوەیدا دەبڕین بۆچی چونکە ئەسڵەن زمان ئەو فۆرمە زمانیە کە هەیە بەرهەمی ڕۆحی ئەو نەتەوەیە بەرهەمی سروشتی ئەو نەتەوەی ئێمە لە ناو زمانەکەی خۆمانە لە ماڵی خۆمانین ینی چی ینی لە ناو ئەو فۆرمانە کە هەن لەگەڵ بیرکردنەوەی ئێمە ئاساسن لەگەڵ عالەمی مەعانی ئێمە ئاسازن و کاتی ئێمە ئەمە دادەبڕێنین ئەو کاتە فعلەن کێشە دروست دەبێ بەعکسەوە من ینی لێرە معنا و فۆرم دانابڕێنم وەکەوەی تۆوتت بەعکسەوە ینی زانستی زمانی مۆدێرن ئەم دوانە لە یەکتر دادەبڕێنین من نەک ئەوە دانابڕێنم من هەوو دەدەم ئەسڵەن زیاد لە مەشکە لە بینی عالەمی مەعانی و بڵێن فۆرم و معنا هەیە شتانێکی تر لەم بەینا هەیە بۆچی فۆرمەکان جیاوازن ئەمە پرسیارەکە بۆ دەبێ نەفی بکرێت هەر بەوەی کە هەڕەمەکی بڵین هەڕەمەکێتەوە یانی ئەمە جوابە ئەمە بڵین ئێمە ئەمە هەڕەمەکیە هەڕەمەکیە جوابی زانستی نییە هەڕەمەکیەت سەدکردنی پرسیارێکی وجودی گرنگە لەبارەی زمانەوە پرسیارێکی ئۆنتۆلۆژیە ئەم پرسیارە قەدەغە کراوە لە ناو زانستی زمانە تۆ بڕۆ ئەم پرسیارە ینی قەدەغە دەکرێت لە ناو ئەکادیمیا قەدەغەیە لەناو ئاڵێ ئەمە تۆ جەوهەرگەرایی تۆ فلانی فلان اینجا با بێمەوە سەر مەوزوعی جەوهەرگەرا من طبعا بەڵێ آخر مەبەستت چییە؟ نا من بەراوردم نەکردووە باس دکتۆرگیان من باسم لەوە کرد کە ئەم زمانە بۆ تێگەیشتن نییە دەمیسەوە بڵێم ئێمە دەڵێن ستاندار بۆیە ومان تێبگەین منیش نمونە عەرەبەکانمێنایە وتم ئەمانە خۆ ستانداردیان هەیە بەڵام لە یەکتر تێناگەن تەنها بۆ ئەوە مقارەنەم نەکردووە مقارەنەش ناکرێت آخر دکتۆرگیان من مقارەنەم نەکردووە لە بینی هەورامی و دیالێکتە عەرەبیەکانە نەم کردووە هەورامی دیالێکتە کوردیەکان دیالێکتە عەرەبیەکان نین دیالێکتی عەرەبی لە دەرئەنجامی دیالێکتیکی بینی زمانی عەرەبینی و دوورگەی عەرەبی کە هات لە ڕێگەی ئیسلامەوە لەگەڵ ئەمەی کە خۆیانە هەیان بوو ئەم دیالێکتیکە ڕوو دەدا هەم ئەم زمانەکە دەسەپێنێ هەم ئەویش لە ناوە دەستکاری زمانەکە دەکات دیالێکتەکان لە بەرەنجامی ئەم جۆرە لە
دیالکتیک لە نێوان ئەو دوو سروشتە زمانی دروست دەبێت لاجێ عەربی دەکەوێتەوە لاجێی کوردی وانە دیالکتی کوردی وانین یعنی ئایا زمان بە سروشتی خۆی بوونەوەیەکی گۆڕاوە دەگۆڕێت یعنی تۆ سەرنج بە ئەو کاتی کە سەدامی نامبارەک خەڵکەکەی ڕاگواست یەکێک لە هینەکان یەکێک لە ئەو ئۆردوگانی دروست کرا هەورامانی تیا بوو شەداری تیا بوو خەڵکی ناوچەکانی تری تیا بوو ئەوانەی کە چون تێبینیان لەسەر ئەوە کۆکردەوە کە ئێستا شتێکەیە هیچیان نییە ئەمە سروشتی زمانە ئەمە سروشتی زمانە یعنی تۆ ئەگۆڕێ پاشان بۆ ئەوەی کە ئایا ئەو ئاماژانە هەمووی هەر لە خۆیە نەموتوە ناگۆڕێ دکتۆرگیان من باسی ئەوم نەکردووە کە زمان ستاتیکە بە هیچ شێوەیە گۆڕانی شتی وام نەوتووە باکسەوە ئەو ئەساسە تیۆریە کە من هەمە داوای ئەم گۆڕانە پشتڕاست دەکاتەوە بەڵام گۆڕان لە چوارچێەوەی ئەوەیە من دەمویست زیاتر ڕوونی کەمەوە یعنی گۆڕان لە زمانە یا پەرسەندنی زمانەگەر گونجێ بڵین کۆمەڵێ ئەگەرە کە سیستەمە زمانیەکە لە دەوروبەری جیاجیا فعالی دەکات بۆ نمونە ئێمە زمانێکمان هەیە دەچێت کۆمەڵێک میلەت هەیە جەستە زمانیەکەیان نەفی دەکاتەوە من لە دکتۆرەکە زۆر بەوردی لەسەر ئەمە ڕۆشتوم کە جەستەکەیان نەفی دەکاتەوە ئەو کاتە ئەو سروشتەی هەیەیانە کە فۆرمەکان دەدا بە زمان لەگەڵ ئەم زمانەی کە هاتووە ئەو سروشتە دێت دەستکاری ئەم زمانە دەکات زلاجێ شتێک دروست دەکات کە زمانە وەرگیراوەکە نییە ئێستا لە ناو عەربی بڵین تونسی ینی لە عەربیە فعل بە لە پێشەوە دەست پێ دەکات ئەوان لەبەرەوەی ئەمازیغیەکە باشە ستراکچەرەکەی لە ناو سروشتیانە جیاوازە عەربیەکەیان بە جۆرە دەستکاری کردووە کە لەگەڵ ئەو ستراکچەرەی ناو خۆیانە کە هەیەە ساز بێت و یان لەگەڵ سروشتی خۆیانە گۆستاڤ لۆبۆن شتێکی سیر دەڵێ لەبارەی ئەوە کە مەجموعەیەک ڕۆشتن بۆ هیندستان بۆ ئەوەی دینێکیان دۆزیوەتەوە دواتر تێگەیشتن کە ئەم دینار بوزیەتەکەیە بەڵام ئەو میلەتە وای گۆڕیوە کە ئەسڵەن تۆ نایناسیتەوە بوزیەتە لەبەرەوە ئەمەی لە ناو ئێمە ئەوەی کە هاوردەیە دەیگۆڕێ ئەمە چییە ئەمە پرسیارەکەی منە من پێم وایە ئەمە سەرچاوەی فۆرمە زمانیەکانە و ئەمە دێت کاتێ ئەوی تریژ وەردەگرێ ڕێک دێت دەستکاری ستراکچەر دەکات ئەی لە کێوە دەستکاری کرد و بۆیە من پێم وایە ئەساسێکی زمان ئەوە نییە کە ئێمە دەخێنە مێشکی منداڵێک و ئەو قسەی پێ دەکات مەکینەیەک نییە ئەمە تەنها لە بەکارێنا ناوایە بەڵام لە کاتێ مێژوو وەردەگری ئەو دیالکتیکە ڕوو دەدا سێر دەکەی ئەم پەرسەندنە لە ناو زمانە ڕوو دەدا خۆ دەزانی زانست ستراکچرالیزم وەک میتۆدێک بۆ زمانناسی ئەسڵەن مەوزوعی لایەنی مێژووی زمان و پەرسەندنەکەی فرامۆش دەکات ئێمە دەبێت لە حاڵەتێکی سانکرۆنیکا لە زمان بکۆڵینەوە دایکرۆنیک شتێک بوو کە فرەدرایە دەرەوەی زانستی زمان هەر لە ناو هەر سۆسۆریش خۆی بە شکڵێکی زۆر لاوەکیەوە باسی دەکا وەکو شتێکی بێزراو کە باز نەکرێت باشە ئەمەی دایکرۆنیکیە لە زمانە لە دەرەنجامی ئەوەی کە لە ناو تۆ وەکو ستراکچەرێکی سروشتیەیە و فۆرم دەدا بەشتەکان نەک بە زمانەکەت بە هونەرەکەتی دەدا ینی سیا چەمانەی هەورامی ئەگەر لە ڕووی مۆزیکەوەینی کەیت ینی لەگەڵ هەورامیەکە وەکو زمان ئەم فۆرمانە لە دوو باری جیاوازن بەنە ئەم فۆرمانە لە هەمان سەرچاوەواتون لەبەرەوەش هێزێکەیە لە ناو ئێمە فۆرم دەرێکی بەردەوامە و ئەمەی فۆر دەدا کاتێ من باسی کوردبوون دەکەم مەبەستم ینی لە زۆرێک لەو شتانەیە کە دەبێت من تعریفی تری تازەی بۆ بکەمەوە ینی لێرە ئەوەی فۆرم دەدا فعلەن هەم لە گۆڕینی زمانە هەم لەوەی لە بەرگری یعنی ئەوە بەرگریە کاتێ زمانێکی بێگانە دێتە ناو ئەمازیغیەک باشە یا بەربەرێک دوای 500 ساڵ ئەو زمانە ناناسێتەوە وەرگرەکەی ئەوەی کە نردوویەتی لی تێناگایانی لە کاتێکە هەر ئەوە وەرگیرە ئەم گۆڕانە لەکوێوە هات ئەم گۆڕانە لە دەرەنجامی ئەو دیالکتیکەی زمانە ناوەکیەکە کە لە ناو ئەوایە سروشتی ئەوایە لەگەڵ زمانە دەرەکیەکەی ئەو کە جەستە زمانیەکەیە لێرەوە ئەم دیالکتیکە ڕوو دەدا شتێک دەردەچێت کە نە ئەوە ئەوەی خۆشیەتی کە جەستە زمانیەکەی خۆی لە دەستاوە بۆ ئەوی تر ئەمە تەبعاً ئەمە نەگەر زمان
ئەمەی کە فۆرمەکان دەدا من ناوم ناوە سروشت بەس بە معنا بە هیچ معنایەک نالەوانەی کە هەیە یعنی تا ئێستا و چەمکەم هەیە بۆ ئەوە ئەمەی کە لە ناو ئێمە فۆرمەکان دەدا نەک بە زمان بە کولتور ئەفەن هوەر تەنانەت بە گیانبینی ئاینی ینی تەنانەت ئەوەی کە پەیوەندی چۆن سەیری خوا و گردردون دەکرێت بۆ نمونە ئەو قسەی تەکوینی یارسانەکان کە چۆن گیانیان بینی و یا سۆفیەکی کورد یا فەلسفەی ئیشراق بۆ نمونە من لە ماوەیە خەریکی فەلسفەی ئیشراقم بۆ خەریکی سوورەوەردین دەبینم ئەم پیاوە خەریکی لۆجیکی ترە لە دەرەوەی لۆجیکە ئەڕستیەکە فعلەن ئەم لۆجیکە خۆ چی بکەم من ینی ئەم لۆجیکەی کە ئەم پیاوە ئیشی پێ دەکا لەگەڵ ئەوەی کە من ناوم ناوە سیستەمی کوردبوون یەک دەگرێتەوە و ئەمە شتێکی پێشینە نییە کە من ینی تەسەورم کردبێ بەس دەچم فەحسی دەکەم و لۆجیکەکە سێر دەکەم ئەمان لۆجیکە ئەم لۆجیکە بە معنای ئەوەی نا کە شتێکی جێگیری نەگۆڕی نازانم چیە ئەسڵەن ئەم لۆجیکەیە کە لە ڕێگەی ئەگەرەکانەوە گۆڕان دروست دەکەن و لە ڕێگەی ئەو فۆرمانەی کە دەیدا ئەمە وەکو یەک گینێک وایە وەکو ئێمە یاری شەترەنجەکەی شەترەنج بەشێکی هەیە نەگۆڕە بەشێکی هەیە گۆڕاوە و ئەسب دەبێت بە ئێڵ بجوڵێندێت ئەمە جێگیرە وەزیر دەبێت بە ئینانە بجوڵێندێت ئەمە جێگیرە ئەوەی گۆڕاوە چییە؟ ئەوەی گۆڕاوە من کاتی ئەسپەکە دەجوڵێنم لە بەردەم کۆمەڵی ئەگەرە دەکرێت ئاوابی ئاوابی جوڵێنم هەر لەم خاڵەوە ینی چەند ئەگەرێکەیە چەند ئەگەرێکەیە کە من دەتوانم پێ بیجوڵێنم و ئەم ستراکچەرە بنچینەیەی ناوسروشت کە یاساکانی تایە لە بارودۆخی جیاجیا ئەو فۆرمانە دەدا بە پێی بارودۆخەکە فۆرمەکان وەکو ئەگەرەکان وان لەبەرەوە بەبێ ئەم بنچینەیە ئیمکان نییە فۆرمەکان ئینتاج بکرێن و بەبێ ئینتاجکردنی فۆرمەکان گۆڕان مەحاڵە ناکرێت شت بگۆڕێ ینی گۆڕان هەڕەمەکی نییە من پێم وانە گۆڕان شتێکی هەڕەمەکیە لەبەر دەرئەنجامی دووش گۆڕانی منەظەم ئەساسێکی هەیە و لۆجیکێکەیە لە پشتێەوە و نظامێک لە پشتێەوە هەیە و ئەوەی کە فعلەن منەظەمە ڕێکە فێختە شتێکی وردی دەهەیە لەبارەی گۆڕانی زمانەوە ئەڵێ ئەمەی کە تۆ دەزانی لە ماوەی ئەوە ساڵام دەنگە گۆڕاوە ئەمە هەروە گۆڕاوە هەروانە گۆڕاوە بە پێی نظامێک گۆڕاوە بۆ نمونە لە ئەڵمانیا فلانە دەنگ بۆ بە فلانە دەنگ ئەمە هەر لە خۆیەوە نەگۆڕاوە ئەمە سیستەمێکی هەیە ئەی بۆچی لە هەموو شوێنە فلانە دەنگ دەبێ بە فلانە دەنگ کەواتە نظام هەیە مادام لە هەموو شوێن هەڕەمەکی مێ شکلێکی ترە فەرقی زۆر زۆرە فەرقی زۆر زۆرە ئەوەی سۆسۆر ئەوەی سۆسۆر باس لەوە دەکا باس لە فۆرم ناکە کەلام فۆرم نییە شێوازی قسەکردنە ینی چی ینی من دەڵێم ئازاد ئەوە بە فۆرمێکی دەنگی دەڵێم ئازاد دەڵێم ئازاد دەڵێم ئازاد ئەم بەرز و نزمیە کە لە ناو زمان ڕوو دەدا لای ئەو کەلام قسەکردن کە جیاوازە لە زمان جێگیر ئەو گۆڕاوێ عیبارەتە لەم شێوازە وەڵا پێم وانە نییە چونکە کتێبەکە خۆی یەک دنیا نمونەت بۆ دێنێتەوە ینی مەجای پێم وانە نییە آخر دەوەڵا مەجال نییە چونکە ئەوەی دیسۆسۆر خۆی ئەوەنە نمونەت بۆ دێنێتەوە مەجای ئەوە نییە تۆ بڵێ وەڵایی ئەمە مەبەستی ئەوەیە فۆرم گۆڕینە ئەوەیە چونکە قسەکردنە لە قسەکردنا ئێمە چی دەکەین لە حدودێکە ینی دەنگەکان بۆ نمونە ئەڵێ میم باشە ئەم میمە کاتێ دەکەوێتە دەوروبەری دەنگی جیاواز دکتۆرە گرۆوانی خەریکی زمان دەزانن کە میمە دەگۆڕێت بەڵام لە زمانە لە فۆنۆلۆژیا ئەم میمە هینێکی سابتی هەیە فۆرمێکی سابتی هەیە باشە ئەم فۆرمە سابتە لە ناو مێشکا پێدەوتێ فۆنیم ئەوە نییە کە ئەمە دەری دەبڕین ئەوەی ناو مێشک چی تهدید دەکانیە لە ڕاستیا خۆی بەڵام حەدەکەت بۆ تهدید دەکا بۆ نمونە لەکوێ پێ دەبێ بە بێ دەبێتە فۆنیمێکی تر هەتا تۆ پێ نەبووە بە گڕ نەبووە ئەوە حەدەکەت تێنەپەڕاندووە ئیتر پێکە دەڵێ پێ دەڵێ پێ دەڵێ پێ یعنی کاڵی دەکەیتەوە تۆخی دەکەیتەوە چی لێ دەکەی کێشە نییە بەڵام کە ئاخر لە بەکارێنانە پێ ناگۆڕێ بە بێ کە فۆرمێکی ترە هینێکی ترە فۆرمێکی دەنگی ترە باشە پێ ناگۆڕێ بە بۆ نمونە حەیەکی ئاوا یا دەنگێکی تری تازە ئەم گۆڕانە ڕوو نادا وایە لە قسەکردنا مەبەستم دکتۆر
بەڵێ ئەم دەمانە تابعی جارانی کانی شەکان ئەو پیتانەکە تۆ لەم لا لێتەیە ئەم پیتە جاری وها بۆ ئەتەیە بۆ نمونە وشەی بچوو پێویستە بەڵێ پاژنیە ئاسی هەمناڵەن بچوو ئەرێ وایە بۆچی خۆی ئەسڵەکەی بچووکە بچووک لە چۆ هاتووە بەگەڕی بە دوای لایانی ئیتیمۆلۆژیا لە بەچکەکەەوە هاتووە بچکە ئەمە لەو کاتێک کە میکانیشیەن ئەم تەلەی کە پیتەکەی پێوە بوو لە دراوسی ئەمەیە بەڵام کە تۆ دەست لەمە ئەی بۆی بچووک بۆ دروستکە ئەچێتە پاڵ ئەمە کە چووە پاڵ ئەمە ناچارم هەمووچان خۆی خاوکاتەوە بەڕستم لە سازگەوە زمانە نارێک وایە جاکە ئەمە ئەڵێن ڕەنگە دکتۆر شیران تێم بگا بەڵام احتیمال دادرای تێگە تاقەتیان بیخوێنەوە لەوە نەگەن کاتی خۆی من چند ساڵێک فۆنەتیکم هەموو ئەوەی فۆنەتیکی خوێندی بێت دەزانێت خێزانم هەموو وایە زانی ئەخۆ چی بوو دەرگانی کردەوە چی کردم بە تعجبم مەترسە شوێر تاقی دەکردەوە ڕاستە جامە بەسندەوە ئەو کاتی کە تۆ بە ئەلەفۆن دەریێبڕیت سروشتی فۆنێمەکەیە بەڵام لێرە ئەلەفۆنەکەی لەبەرچی لەبەر ئەو لایەنە میکانیکەی پێویستی بۆ بچێتە پۆڵەوە ئەو دەوروبەرە دەنگیە لەو حاڵەتە ئەوەیەەوە دژیر بن نابن لە زمانە ئەگەر بوو نوعانە ڕێک وایە جا هەر ئەوەشە لە لابردنی هەیە دەنگا سەبۆن ئێمە هەیە پێیا بوون لە پەیدا زیادکردنی دەنگا لابردنی دەنگا بابە نابێ بینویسی چونکە ئەوە نێو دێ کە نزیکیەت نێو دێ ئەو ڕوهنە دروست بە کوردی تێ بڵێ نەژاد تەسیری هەیە لەسەر ئەبەت باسی ڕاستە نییە نەژاد نییە ئەو مۆزوعی کە من باسی ئەوە دەکەم کە سروشت آخر پێم وت باسم کرد ببوورە وتم سروش بە معنایەک ئێستا من ئەو ناوەم پێداوە شتە ئەوەی کە فۆرم بەخشە ئەوەی فۆرم بەخشە عیلاقەی بەڕاستەوە نییە عیلاقەی نانا حل لە وجودی ئێمە چی سروشتێکمان هەیە ئەم سروشتە خەزێنەی فۆرمەکانە کە لە دۆخی جیاجیا ئەم فۆرمە کولتوریانەی داوە بە ئێمە بۆ نمونە گۆرە حەسەن زیرەک گۆرانی لەحنی بۆ هاتووە لەکوێوە هاتووە بۆچی ئەم لەحنەکەی چۆن بۆ هاتووە یعنی ئەم پیاوە جاری وا هەبووە لە ناو ینی لێت دەڕژێ باشە ئەو داهێنانەی کە دەیکەی ئەم مەوزوعە دەچێتە ناو داهێنانەوە شێر کۆبێکە زەوە و سوورە چۆن دادێ لە کێوە دێ ئەمە بەڵێ ئەمە ینی ئەم شوێنەی کە ئەم فۆرمانە دەدا بەمە من ناوم ناوە سروش لەبەرەوە بەو معنایە بەکاری نایەنم کە باوە بەڵێ بەبێ ئەوەی پێشتر سێری سیستەمێکی کردبێ بەس لە بارودۆخی جیاواز بڵێ بارودۆخی جیاواز فۆرمی جیاواز دەردەخە بڵێن بۆ نمونە ژنەکان دەبن بە گەریلا بەس لە فۆرمێکی ترا نابن بە گەریلا دەبن بە شتێکی ترە حزوریان هەیە بەس لەویاین بەڕێزان وڵی کاتەکە بڵێ فەرموو وای بەرجەستەکردنەکانش ئەگۆڕێ لە کەسەکانە ئەنی هەموو گۆڕاوەکان و چسپاوەکانە هەموو کەسێکە بۆ نمونە شاعیرەکانی ئێمە چەندی پاییز بێنە لای مەولەوی پاییزە لای مەولەوی جۆرێک دنیابینی هەیە بۆی جۆرێکی تر دنیابینی هەیە بۆی نانی جۆرێکی تر هەیەتی ژەنڕاڵی پاییز جۆرێکی تر هەیەتی بۆی خۆ لە بنەڕە تا پاییزە هەماشتە بەڵام بۆی چی ئەم گۆڕانی دنیابینیانە ئەم تێڕوانینی کەسەکان بۆ ئەوە زمان ژەرمامەشەوە کارەکە خۆی ئەوە کە باسم کرد لە زمان وەکو زمان ناسی کە ئێمە بیری لێ دەکەینەوە زمان باسی پەیدابوونی فۆرمەکان ناکە زمان ناسی مۆدێرن ئەو ئیشی بەوە نییە ئەوە تەرک کراوە لە زانستان ئەمە من باسی دەکەم باسی پەیدابوونی فۆرمەکانە نەک بەکارهێنانی فۆرمەکان
ئەوەی سۆسۆر کە باسم کرد خۆت دەزانی کە ئەو دەڵێت دەل و مەدلول دەلالەکە دروست دەکات یا علامەکە دروست دەکات علامە ئەمە ئێمە قسەی پێ دەکەین علاماتە بەس ئەمەی ئێمە قسەی پێ دەکەین علامات نییە تەنها ئەمە دەوالە ینی مەدولاتەکەی لەگەڵ نییە بەس ئەو وامان تێدەگەیانێ ئەسڵەن ئەمە ئەوەندە ڕەبتن بە یەکەوە ئەم دال و مەدلولە لەناو علامەکە ئێمە ئەگەر وەکو وایە پارەیەکت پێ بێ پارەکە کە ئاوات کرد هەردوو سەری ناتوانانی هەردوو سەری تێک دەشکی ینی ئەگەر دالەکە تێک شکا مەدولەکە شتێک دەشکی بەڵام ئەمە وانە ئەمە مەدولات لای ئێمەیە مەدلولەکان چۆنە ئێمە پێکەوە فێرکراوینەوە زمانە پێکەوە ئەمە ئیلاقی بە فێرکردن و بەکارێنانێ سەلای چۆمسکی شتێک نییە بە ناوی دروستبوونی زمانەوە چۆن زمان وەردەگری چۆن دەیدەیتەوە چۆن بەکاری دێنی باشە زمان وەرگرتنەکە وا دەکا وەرگرتنی زمان چییە ئەوەیە کە هەمان دەوال دەدا بامان مەدلولەوە لە مێشکی هەردووکمانە خەزم دەکات ئەو کاتە بە هەمان دەوال و هەمان مەدلول لە مێشکی من و تۆ خەزم بوو ئێمە دەتوانین کۆدی مشتەرەکەیە دەتوانین زمانەکە بەکاربێنین دکتۆر بێستون نیو خولک ئەتخوا زۆر ببوورە نار ببوورە کە بیرم چوویەوە بەشێکی زۆری لەسەر گۆڕانی دەنگەکانە لە فەڕەنسیەوە بۆ وایە دوو وشەی ئستاندار ئەگەر تەکنۆلۆژیەکەی بکەیت یەکەم واتای پێش پێڕەوبەند واتای فڵەنە ئاڵا بۆ کۆبوونەوەی خەڵکە لەژێر یەک ئاڵا بۆ بەرگری یان بۆ یەکبەتی هەلوێ ئێمە وەکو دکتۆرە و مامۆستای فەرمی ئێمە پێویستمان بە زمانێکی ئستاندار هەیە من بەس چیە تێ نەگەیشتمەوە ینی ئەوچی لاقەی بە سۆسۆرەوە هەبوو سۆسۆر فەرمووت لە ڕووی مێژووە لای بردووە نەوتم دایکرۆنیکی باس کردووە بەڵام وەکو شتێکی ئاوا هین بێت گرم نەبێت زۆری ژیانی لەسەر مێژووی زمانیشی دکتۆراکەیشی کە 1970 لەسەر مێژووی زمان ئەمانە گەیاندوێت پێشتر فیلۆلۆجیست بووە دوای ئەوەی کە فیلۆلۆجی واز لێ دێنێ خۆی هەر لە مقدمەی محازەرەتەکانی سەمەکو بڵێ هەر خۆی دەڵێ ئێمە دەبێت لە فیلۆلۆجی بینە دەرێ و بە هەردوو پێمان بچینە ناو زمانەوە باشە یانێ قۆناغی پێشووی فیلۆلۆژیەکە قۆناغ فیلۆلۆژی هەر خۆی دەخوازیە کە تۆ لە دەنگەکان بکۆلیتەوە لە ڕێگەی تەتەوەری دەنگەکانەوە بەڵێ زمان کە فەرمووت وشەی ستاندار بە واتای پێڕەوبەند واتای تریشی هەیە پێش پێڕەوبەند فەڕەنسی بە واتای فڵەت ئاڵا میلەتانی ستانداریان داناوە بۆ ماوە داناوە خەڵکەکە کۆبکەنەوە نەک زارێک پەراوێز بکەن و زارێک بەسکەنەوە ئاخە ستانداردەکەەوە لە فەڕەنسیەکە ئەو معنایە کە بۆ ئاڵا وا بەس دواتر دەبێتە پێوەەر خۆ دەزانانی بابەتەکە زۆر ئاو کێش و بەڵام من و تۆ زۆر